باش. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الحمد لله والصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين. أما بعد، بخيراتني هم اللي أكتان ذكم خواهي قولهم اللي أكتان سربز الدنيا وقيامت كات يا ربي. وادي على موضوع كمان توزق عجائب وتوزق سير وسمرشة ويك قردونك لهيتشوا. هر خودي موضوعك توزق عجائب شون ذكرت أوها مشتيكة هي لهيتشوا بيت آراوة أو بابتك دوردريش إن شاء الله أمر بقولي وكوبيزتين ناو بابتك كانوا إن شاء الله استفادة لدكين. هرچند وادي أربو كيما بلان واو بدأت شوش تكان بيشكش بين ديونا كنجابويا موضوعك كبيس كات بيس بارون كنوها بالليرة بينه بوت عندك يشم. وأما بغير يوش كشتكي ترهبو هولد دين بخيال كدنيا أو كإنجليزي كده imagination كيف كين ويناي كيف كين لمشي خم عنده بوي بتواني استفادة ليه بكين إن شاء الله بيسي خواي جورا. سرتا درباري ناوروكي بابا كمان جرينجي أم بابا تلت سدايا راس ناوروكي يسير وسمرية جر هريك قبلنا هر کسی که عوامی آسای پرسیاری اولی لب که کسی که آسای پرسیاری اولی لب که چون دکرت ما بس لوای که گردون لهی چود ما بس چلی چون دکرت شتگ لهی چود بید اصلا هیچ هر وجودی نه چون دکرت شتکی لی بود لی و بدی بید. ان شاء الله اما بدرجی بابا کمان امرون دکین و سرتا اگر وکوی بزن کتاب که کراوت و کردیش کتاب که بناوی A Universe from Nothing واتا گردونگ لهی چوا. تایتلی بابتك واتا نوسینی بابتك سردیری بابتك خوی اگر کسی توزک شارزای زمان انگلیزی هبه دزانیم سردیره حالیه و او کسیشی نوسیویتی لوران کراوس که زانه کی ملحده لا سر ام بابتك نوسیتی وکو تانه دانه که لو باوری که ایمان داران هیانه درباره گردون وشی يعني بی تی فرقی لگا پیتی ذا دلی the universe واتا گردونکی دیاری کراو بلام که دلی ای universe واتا هر گردونک وکوی که لزمانی عربی دا دیاره نکیرو معرفه من هیا يعني وکوی بلی کتابک لگل کتابک لزمانی کردیش دا اکمان هیا دیاری دکی و کدیاریت کد بهاو پلو پای او بابت لا دبی واتا گردونک يعني هر گردونک بیت لهیچ و هاتو تا آراوه اوش وكو تانا دانك لوي كي ام قردوني ايمتي اذا دجين تايبدنيه اي يونيفرس واتا قردوني from nothing لوي كلهيته وهاتو تاراو ما بس لوي كلهيته وهاتو تاراو كزوربي قصكاني اما لسر ام قصيه ما بس لوي كقردون لهيته وهاتو تاراو سرتا تروانيني غوراني ترواني كان لسر بيكاتي دروزبوني قردون اگه سير كيم قرينو ميجو واتا تنانت صد صالح لموبر تبقى بوي كبقرني وتسن هزار صالح لموبر فيلسوف كان يعني بدستكي زوري عن هبو اللي قصة كدلنا سرها مشتك بوي لا يخوش مع نساقة كسي قصة سرها مشتك كاد لبوبة فيلسوف أويك فيلسوف كان قصة عن سرها مشتك كردوا لدواي فيلسوف كان وزدواتر زانا كان هاتون وزانستكان باش بونو هر بشو قصي لسبابتي كي خوي كردوا اوی که فیلسوف کان قصه عن لسر کدوات سنشتکی دیاری کرا و یکم یان قصه کردم ولا سر پیکاتی ام گردونه که ایمتی دادجین لچ پیکاتوا دوم یان اوی که ام تنانه چون د جولن واته اما خاون کروی که ایمت بری ددین و بوچی برده بیتوا یعنی بوچی برو سر و ناروا بوچی بلو لای راس یان بلو لای تب ناروات بوچی برده بیتوا هوکاری بربونو وکیتیا و هر وها کات تیا کات بریتیلتی شوين بريتيلتي لا يما لا عامي خلقي خومان كات كبير لكات دكينا روي سيري ساعات كمان دكينو هي تر والله حقا انا قال لي ورده بيو دبيني كات زور قلتر لو وشوين زور قلتر لو زولا زور علوستر لو كتانيا ديبينين وبيكاتيم قردونا زور ورتر لو كتانيا لا اوي لبرتاو معنا جاء فيلسوف كان يعني غلطي زور يعني هبوه إساقرتي يعني لا عامي خلق كاتك دلي فيلسوف بشتكي جورده تبرتاوي بلام لحقيقة دا فيلسوف كان هلاي زور جوريان كردوا وأو هلانش بمزانستي أمره بجراس كانوا كأوان نكتنيا راس الروي هندك بابتي عقلي واستفادان جاندو بلام غلطي زورشان هبو يك لون منانا أرسطو كلاني زربتها ناوتان بيسبي وفيلسوفي كي بناو بانجيشا كاتك اما جبو دكات دلي بيدلم باشو بوتي تنكان بردبنو يعني اما دسسريك بوتي بردبيتو هوكاري بربونو ام تنتيا والله اولم بابته داويكا اما خوشويستيك لنوان ام تنو زويدا يعني اول ما كيتي زياترنيا
کە حقەتەنە وەڵامێک نییە کە بتوانانی باوەڕی پێ بکەیت بە شێوەیەکی لەم سەردەمەی ئەمڕۆماندا. بەڵامی دیەوان باوەڕیان بۆ و پرسیارەوەی کەم گردونە لە چ پێکاتەوە پێکاتی ئەم گردونە چییە؟ یعنی ئەم گردونێکی ئێمە تێیدا دەژین پێکاتەی سەرەکی چییە؟ ئەوش بە چەند قۆناغێکدا ڕۆشتووە لە لای فەیلسوفەکان. قۆناغی یەکەمەوە بۆ کە هەموو شتێک لە ئاو پێکاتوە. قۆناغی دووەم ئەوە بۆ کە هەموو شتێک لە خاک پێکاتوە، یان هەموو شتێک لە ئاو پێکاتوە، یان لە هەوا پێکاتوە، یان هەموو شتێک لە ئاگر پێکاتوە. تا دواتر فەیلسوفەکان ڕێککەوتن لەسەرەوەی بە تایبەتی ئەرسطۆ ڕێککەوتووە لەسەرەوەی کە ئەم چوار تخمی سەرەکینە بۆی کەم گردونەی لێ پێکاتوە. یعنی ئەوەی ئەم گردونە لەم چوار تخمە بنچینەیە پێکاتوە. بەڵام یعنی سبحان الله گەسەیەکی بەراوردی فکری ئەوان لەگە بەراوردی فکری خۆمان ئەمڕۆ زۆر ئەم بابەتە ئاڵۆستر لەوەی، بەڵکو تەنانەت یعنی فیزیازانەکان ئەمڕۆ ئێمە دەزانین کە نەک تەنیا گردون لەم چوار تخمە پێکەنەهاتەوە، بەڵکو پێکاتەی گردون تەنیا 104 ئەم گردون ئێمە دەزانین لە مادەی ئاسایی پێکاتەوە. یعنی ئێستا ئەم مایکانەی کە بەردەممان کۆمپیوتەر هەر شتێک لە بەردەستمانە هەموو ئەمانە مادەنە و وزەش بەشێک لە شێوەکان مادەیە، مادە وزە یەکسانن. هەموو ئەوەی کە تۆ دەیبینی و هەموو ئەستێرەی کە لە شەودا دەیبینی و هەموو گەلە ئەستێرە ئەو هەموو هەسارەیە هەمووی تەنیا 104 ئەم گردونەی پێکهێناوە. ئەی 196ەکەی تری ئەم گردونە بریتیە لە چی؟ 196 گردون بریتیە لە مادە وزەی تاریک کە ئینشاءالله لە درێژەی قسەکانماندا تۆزێک زیاتر دەچینە سەری مادە لەگەڵ وزەی تاریک. مادە وزەی تاریک 196 گردونی پێکهێناوە وەکە 196 گردونی پێکهێناوە ئێمە نازانین بریتین لە چی. هیچ فیزیازانێک و هیچ گردون ناسێک ناتوانێت بانگەشەی ئەوە بکە ئەم 196 گردونە بریتیە لە چی؟ نازاندرێ بە هیچ شێوەیەک. و هەر بۆ معلوماتتان تەنانەت دەربارەی ئەو 104ش کە ئێمە شارەزاییمان لێ هەیە و دەتوانین هەستی پێ بکەین، ئەم 104ش کە پێکاتوە بۆ نمونە، یعنی ئەگە سەیری دەستمان بکەین دەستمان پێکاتوە لە گۆشت و لە دەمارەکان و دەمارەکان پێکاتون لە خڕۆکە سوورەکان و خڕۆکە سپیەکان، ئەوانیش پێکاتون لە خانەکان و خانەکان پێکاتونە لە گەرد و گەردیلەکان، ئەوانیش لە ناوناوکیان پێکاتون لە پرۆتۆن و نیوترۆن و هەروەها ئەلیکترۆنەکانیش لە دەوریانن و پرۆتۆن نیوترۆنەکانیش پێکاتون لە کوارگی سەرەوە و کوارگی خوارەوە و کوارگەکانیش پێکاتون لە دەزوولەکان و هەروە ئەلیکترۆنەکانیش پێکاتون لە دەزوولەکان. ئەمما عەجایبەکە لەوەی هەموو ئەمە کۆ بکەیەوە ئەویش تەنیا لەو 104 تەنیا 100ەکە. یعنی بێنە تعجب دەمێنێ جگە لەوەی کە ئێمە لە 100ەکە تەنیا 104 دەزانین و لەو 104ش تقریبا یعنی 100 بە زۆرینەوەشەوە دامانناوە 100 دەزانین، یعنی بڕێکی زۆر کەم دەزانی. بەڵام ئەمما فەیلسوفەکان لە پێشووتردا بانگەشەی ئەویان دەکرد کە ئێمە دەزانین کە هەموو ئەو گردونەی کە هەیە پێکاتوە لەو چوار تخمە سەرەکی و زیاتر نا. و هەروەها ئەمە دەربارەی مادە و دەربارەی پێکاتەی گردون و دەربارەی جوڵەش، دەربارەی جوڵە و دەربارەی پێناسەی مادە و دەربارەی ئەمانش چەندان هەڵی تریان هەیە. یەکێک لەو هەڵانەی تر کە بۆ برانە باسم کرد ئینشاءالله درێژەی باسەکەمان دەچینە سەری ئەوەی کە بۆم ئەمە مادەیەکە شوێنێکی داگیر کردووە. ئێستا ئێمە گواسمانەوە بۆ شوێنێکی تر. پێناسی ئەم مادەیە بریتیە لە چی؟ بۆ شوێنێکی چۆل کردووە و شوێنێک پڕ دەکاتەوە، بەم شێوەیە پێناسییان کردووە. بەڵام لە حەقیقەتەندا ئەمە پێناسەیەکی هەڵەیە. لەبەرچی لەبەرەوەی یەکەم یعنی ئەوە بخەنە مێشکی خۆتانەوە بابەتێکی فیزیایی سەلمێنراوە شوێنێک نییە لەم گردونەدا بەتاڵ بێت. یعنی هەموو ئەم گردونە هەموو بگەڕێ هیچ شوێنێکی بەتاڵایی لەم گردونەدا نادۆزیەوە، ئەسڵەن بەتاڵایی بوونی نییە، شتێک نییە بەناوی بەتاڵاییەوە. هەموو گردون پڕە، شتێک نییە بەناوی بەتاڵاییەوە. بۆیە کە تۆ مادەیەک دەجوڵێنی ئەوە تۆ نەهاتی شوێنێکت چۆل کردووە، شوێن چۆل نەبوو هێشتا پڕە. وەکە دەڵێن مادەیەک دەجوڵێنی شوێنێکی پێپڕ دەکەینەوە قسەیەش غەڵەتە کە فەیلسوفەکان کردویانەوە قسەیەکی هەڵەیە ئەمڕۆ. لەبەرەوەی بەتاڵایی بوونی نییە، کاتێک شوێنێک پڕ دەکەیەوە دەیە بەتاڵ بێت ئەو جا پڕی دەکەیەوە، بەڵام لە حەقیقەتەندا بەتاڵایی بوونی نییە. جا ئینشەڵڵا بە چەسپاو بێ لە لای خۆتان بۆی کە یعنی بۆ بەدەردی ئینگلیزەکە دەڵێ فاکتێکی زانستیە، شتێکی سەلمێنراوە، یعنی قسەیەک نییە قسێکی ئاسایی بێ. بەتاڵایی لەم گردونەدا بوونی نییە کە ئەم قسەیە زۆر ئیسفادەی لێ دەکەین بۆ داهاتوومان ئینشەڵڵا لەسەر بابەتی ئەوەی کە چۆن دەکرێت گردون لە هیچەوە هات بێتە ئاراوە و بەستی چییە لەوەی کە گردون لە هیچەوە هاتوۆتە ئاراوە. ئەمە لای فەیلسوفەکان و لە دوای ئەوەی کە فەیلسوفەکان زانایانی فیزیای کۆن دێن کەوانیش ماکسوێل و نیوتن و چەند زانایەکی تریشن، تەنانەت هەندێکیان ئەنشتانیش دەخەنەوە پاڵ
فيزياء كون على كون كلاسيكال فيزيك يعني فيزياء كون لا فيزياء كونيش چەند تێڕوانین و چەند بابەتێک هەیە دەربارەی کات و شوێن و مادە و جوڵە چونکە هەموو قسانەی کە ئەمڕۆ دەیانکەین هەر لەم چەند بابەتەدا خۆی دەبینێتەوە بۆی کە چۆن فیزیازانەکان و زانست خۆی تێڕوانینی بەپێی کات گۆڕاوە و تا ئێستاش لە گۆڕاندایە و شتێک نییە ئینسان بتوانێت بۆ عەقیدەی خۆی لەسەر بنیاد بنێ یعنجا عەقیدەی ئیلحاد بێت یان عەقیدەی ئیمان بێ بە تەواوەتی بڵێ من عەقیدەم لەسەر ئەوەدا دەمەزرێ من ناتوانیشتی وە لەبەرەوەی زانست وەکەوەی کە ئیبن عوثەیمین رحمه الله پێناسەی فەرق دەکات لە نێوان عیلم و عەقیدە و حەقەتەن عیلم لەگەڵ عەقیدە دووشتی جیاوازن عیلم شتێکە کە ئیدراک دەکرێت ئەمما عەقیدە مەرج نییە ئیدراک بکرێت بۆنە ئیدراکی مەلایکەت ناکرێت ئیدراکی جن و شایاطینەکان ناکرێت ناتوانانی ئیدراکیان بکەیت بۆیە زۆر بە سادەی مەبەستەکەم لێرەدا ئەوەیە عیلم بەردەوام لە گۆڕان و لە بەرەپێشچووندایە هەر لەبەرەوەی ئێستا ئەمڕۆ ئێمە فیزیای کلاسیکمان هەیە فیزیای تازەشمان هەیە ئەوە نیە فیزیای کلاسیک فڕێدرابێ فڕێ نەدراوە بەڵام ئەمما تێڕوانینەکانی لە زۆر بابەتدا بەجێهێشتراوە ئەویش کە ئینشەڵا دەیخینە خزمەتتان بەسەریعی ئەویش بریتە لەوەی کە وەمنا بچینە لای نیوتن کە دەزانم زۆرتان تووشی کێشەی کردوونە لە مەکتەب بریتنە خێر ئینشاءالله ئەیدی نیوتن تێڕوانینی نیوتن لەسەر هەنگاوەکانی نیوتن بۆ من لەسەر کات و شوێن کات چییە و شوێن چییە و مادە چییە نیوتن تێڕوانی نیوتن لەسەر ئەم بابەتە بریتی بۆ لەوەی کە کات و شوێن دووشتی جیاوازن ئەوە لە مەشی خۆتاوە تێڕوانی نیوتن بووە تێڕوانی فیزیای کۆن بووە کە کات و شوێن دووشتی جیاوازن ئەوە یەکەم جگە لەوەی کە کات و شوێن دووشتی جیاوازن وەکات لە هەموو گەردوندایی وەکو یەکە یعنی ڕەهایە یەکەم کات و شوێن دووشتی جیاوازن دووەمیان کات لە هەموو گەردوندا ڕەهایە سێم خاڵ بریتێ لەوەی کە مادە وەکو هەسارە و ئەستێرەکان کاریگەری ناخەنە سەر شوێن کە لە فیزیای مۆدێرن داواتە لە فیزیای تازەدا ئەم شتە پێچەوانەیە کە ئینشەڵا ئێستا بۆتان ڕوون دەکەمەوە مادە لە فیزیای کلاسیک لە لای نیوتن کاریگەری ناخاتە سەر شوێن مەبەستمان چیە لە شوێن لە شوێن بۆی خەیاڵی شوێن بکەی پانتاییەک بێنە پێش چاوی خۆت باشە وەکو ستەیجی ئەوەی کە شانۆشتی لێ دەکرێت پانتایەکی گەورە ستەیجێکی گەورە بێنە پێش چاوی خۆت ئەمە گریمانەی کە ئەمە شوێنە باشە و هەسارەکان لەسەر ئەم شوێنە یعنی چۆن دەڵێ دانس دەکەن جوڵە دەکەن بۆیە شوێن لەگەڵ ئەم هەسارانە پەیوەندیەکیان نییە بەیەکەوە ڕەبتێکیان نییە بەیەکەوە لە لای نیوتن جیاوازن هیچ پەیوەندیەکیان نییە بەیەکەوە باشە ئەمە لە لای نیوتن بەو شێ بوو بۆ شتێکی تر کە ئاماژەمان پێدا ئەویش کات بوو لە لای نیوتن گەردوون هەمووی وەکو کاتژمێرێکی گەورە وایە و زیاتر نا تەنیا کاتژمێرێکی گەورەیە زیاتر نا کات لە هەموو شوێنێک وەکو یەکە هیچ جیاوازیەک نییە لە کاتدا لە هیچ شوێنێکی ئەم گەردوونەدا لە لای نیوتن و هەروەها لە لای نیوتن مەوزوعێکی تر کە تا ئێستا بەداخەوە یعنی شێوێک لە شێوەکان لە قوتابخانەکان دەخوێنرێ ئەویش پێناسەکردنی کێشکردنە وەکو هێز ئەوەی کە دەبین ئێمە دەزانین هێزی کێشکردنمان هەیە هێزی کێشکردن بۆی کە دەبێت هۆکاری بەربوونەوەی تەنەکان بەڵام لە حەقیقەتەندا شتێک نییە بە ناوی هێزی کێشکردنانەی لاتەن عەجایب بێ ئەسڵەن هێز کێشکردن هەر هێز نییە ئەوەی کە ئێمە گەبێت توی ساچینە سەر ئینشەڵا کەویش تێڕوانینێکی ترە دەربارەی گەردوون ئەویش بیردۆزی ڕێژەییە بەپێی بیردۆزی ڕێژەیی کێشکردن تەنیا بریتیە لە ئەنجامی چەمانەوەی کات و شوێنەوە دروست دەبێت نەک بریتی بێ لە هێز بەڵام ئەمە تا ئێستا لە قوتابخانەکانیش هەر فیزیای کۆن دەخوێنرێ بەوەی کە کێشکردن وەکو هێزێک دانراوە کێشکردن هێز نییە بەڵکو کێشکردن تەنیا بریتیە لە چەمانەوەی کات و شوێن باشە ئێستا باسی دەکەین مەبەستمان چیە لە چەمانەوەی کات و شوێن ئیدی دەبینن تێگەیشتن لە گەردوون و وردبوونەوە لە گەردوون لەوەی کە لە دەوروبەرمانە کە حەقەتەن تەنیا ئینسانی عەقڵ بیر دەکاتەوە لەوەی کەم گەردوونەی تێیدا ژینە چ پێکاتوە من زۆر جا دەڵێم یعنی ئێمە هەمومان حاڵەتێکمان بەسەر هاتۆ دڵنیام هەموو ئەوانەی کە لێرنەوە ئەو براوخشکانە حاڵەتێکمان بەسەر هاتۆ زۆر جار بە ڕێگایەکدا دەڕۆی لە ناکاو سارەیەک دێتە ژوورەوە دەبینی ئەو شتە دووبارەیە لات وا حەز دەکەی شتە لە مێشکتدا دووبارەیە یعنی شتێکە دووبارەیە لە لات ڕاستە خۆ دەڵێ ئێستا فڵان شتە دەبێت حەز دەکەم شتە دووبارەیە لە لات ئەم حاڵەتە باشە تا ئێستا بیرت کردوتەوە هۆکارەکەی چییە بۆچی ئەمە ڕوو دەدات کەمە بابەتێکی زۆر ئاڵۆزە ئینشەڵا لە کۆتاییدا کاتمان ئینشەڵا با یەکێک پرسیار بکە بۆ ئینشەڵا وەڵامی دەینەوە ئەمە تێڕوانینی کۆن دەربارەی گەردوون بەو شێوەیە بووە ئەمما لە دوای ئەو لە ساڵی 1905 لە تقریبا جەنگی جیهانی یەکەم و دووەم لەم ناوەندەدا یعنی بەرەو پێشچوونێکی زۆر لە فیزیادا ڕوویدا
کەویش بریتی بوو لەوەی کە تێڕوانینەکان دەربارەی جوڵە و کات و شوێن گۆڕانێکی زۆر بەسەری گۆڕانێکی زۆریان بەسەرداات کەویش بەهۆی پیاوێکەوە بوو کە ناوی ئەنشتاینە دڵێم زۆربەتان ناوتان بیستۆ دی بە نیشانە و بە سومبڵی زیرەکیش ناسراوە لای خۆمانە کەسێک زیرەک دەڵێ ئەنشتاینە هەوکارەکەشی چیا و پیاوە تێڕوانینی تەواوی فیزیا هەڵگەڕاندەوە یعنی هەرچی تێڕوانین هەبوو لە فیزیا هەڵی گەڕاندەوە لە کاتێکدا یعنی نیوتن زۆر سەرکەوتوو بوو زۆر بابەتەکانی پێشبینی و دەستکەوتەکانی زۆر سەرکەوتوو بوو تا ئێستاش سەرکەوتوو لە زۆر ڕووەوە بەڵام کەم و کوڕیشی هەیە کە بیردۆزی ڕێژەیش کاتێک دەڵێن بیردۆزی ڕێژەی دوو بەش لە خۆ دەگرێت ڕێژەی تایبەت و ڕێژەی گشتی مەبەست چییە سەرتا مەبەست چیە لە بیردۆز ئەسڵەن یعنی ئێمە زۆر لەوانەیە ئەمڕۆ زۆر بوشەی بیردۆستان بەرجێ بکەوێت و عامەتەن خەڵکی خۆشمان وشەی بیردۆز بە کەم دەبینێ بیردۆز شتێکی کەم نییە بەڵکو بابەتێکە وەکو زانستیش سەیر دەکرێت بۆچی سیرکەن بیردۆز دایمە بۆچی پێی دەوتێ بیردۆز لەبەرەوەی لەوانەیە لە هەندێک ڕۆ تاو سەلمێنرا بێ و ئەمما لە هەندێک ڕۆی ترەوە نەسەلمێنراوە باشە وەکو چی وەکو سارەیەک باشە چ کاتێک تۆ بە سارێک دەڵی سیارە ئەو کاتێک کە بجوڵێت ئەی بەڵام ئەگە سارەکە نەجوڵە کاتە سارە نییە سارێکی ناتەواوە بیردۆزە زانستیەکانی زۆربیان وانە بۆنە بیردۆزی ڕێژەیی بۆنە بیردۆزی ڕێژەی گشتی بیردۆزی ڕێژەی گشتی پێشبینی هەندێک بابەتی کردو کە سەلمێنراوە پێشبینی هەندێک بابەتی تری کردو کە نەسەلمێنراوە ئەو بابەتانەی کە سەلمێنراون چین بۆنە بیردۆزی ڕێژەی پێشبینیەوە کردو کاتێک ڕووناکی ئەستێرەکان بەلای خۆردا دێن ئەو ڕووناکیانە دەچەمێنەوە باشە کەسایی شەڵا وێنەیەکتان بۆ دەکەشم لەسێرە ئەمما هەمان بیردۆز پێشبینی شتێکی تری کردووە کە بریتێ لەوەی کە وەکو کونەکرمیەکان بۆی کە کات و شوێن نزیک ببێتەوە لێک بۆ کۆی کە بۆمە تۆ لێرە بچی بۆ چاینا بۆ چین بۆ سین لە ماوەی چاوتروکانێکدا کات و شوێن بچەمێتەوە بەڕادەیە کە لێک یعنی دوو مەودای زۆر دوور لێک نزیک ببێتەوە باشە ئەگەر ئێستا ئینشەڵا وێنەیەکتان بۆ بکێشم یعنی وەکو بیرۆکەیەکتان بدەمێ لەسەر بابەتە سەرتا یەکێک لەو شتانەی کە سەلمێنراوە لە بیردۆزی ڕێژەی گشتیدا ئەویش ئەوەیە کە بۆم ئەگەر ئەمە خۆر بێت باشە ئەگەمە خۆر بێت ئێرەش زەوی بێت ئەگەر لێتان دیار بێ ئینشاءڵڵا ئەگەر ئەمە ئەستێرەیەک بێ لێرە ئەم ئەستێرە کاتێک ڕووناکیەکەی دێت بەلای خۆردا ئەو ڕووناکیە دەچەمێتەوە ئێمە لەسەر زەویەوە کاتێک سەیری ئەم ئەستێرەیە دەکەین ئێمە ئەو ئەستێرەیە لێرە دەبینین ئەلەو شوێنە لەم شوێنە بەڵام لە حەقیقەتەندا ئەستێرەکە لێرەیە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەستێرەکە لێرە دەبینین ئەوەی کە ئەم ئەستێرە کاتێک گەشتۆ بەلای خۆر چەماوەتەوە ئەمەش زانستیە شتێکە سەلمێنرا و هیچ یعنی ئەو لەولایەکتانی چەندان جار سەلمێنراوە ئەمە شتێک بەڵام لە هەمان کاتدا هەمان بیردۆز پێشبینی شتێکی تر دەکا کە بریتێ لەوە بۆم نەوەکو کونەکرمیەکان چنە ئەگەر بۆم ئەمە مەودایەکی کات و شوێن بێت ئەمە کات و شوێن بێت ئەمە مەودایەک بێت گریمان ئێرە هەولێرە و ئێرش سلێمانی ئەگە ئێمە بەم ڕاستیە بڕۆین بەم شێوەیە بڕۆین بەم ڕاستیە بە شێوەیەکی ڕاست بڕۆین لەوانەیە 2 سەعات ڕێمان پێ بچێ باشە ئەی ئەگەر هاتو ئێمە مەوداکەمان بەو شێوەیە لێکە چەمانمانەوە ئێرە سلێمانی ئێرە هەولێر لەوانەیە بە 10 دقە بگەین هەدی چەماندمانەوە ئەم چەمانەوەی لە کات و شوێندا ڕوو دەدا بە پێی بیردۆزی ڕێژەی گشتی کەویش پێی دەوترێت کونەکرمیەکان یعنی کات و شوێن دەچەمێتەوە ناویەک مەودایەکی یعنی ئەو مەودا دوورت بۆ کوور دەکاتەوە ئەمە حاڵەتێکە ڕوو دەدا بەڵام تا ئێستا نەسەلمێنراوە تەنانەت یعنی سبحان الله بیردۆزی ڕێژەی گشتی پێشبینی حاڵەتێکی کردبوو کە بریتی بوو لە شەپۆلەکانی کات و شوێن واتتا کات و شوێن شەپۆل دەدا 100 ساڵ دوای ئەو پێشبینی ئەو بیردۆزە سەلمێنراوە ئەو بابەتەی سەلمێنراوە کە کات و شوێن شەپۆل دەدا 100 ساڵ دواتر بۆیە تا مەبەستەکەم لە چی ئینشاءڵڵا لاتان ڕوون بێ ئێمە کاتێک دەڵێن بیردۆز بە شتێکی کەمی مەبینن هێندێک شتی تەواو زانستی و سەلمێنراوە ئەمما لەگەڵ ئەم سەلماندنەشدا هێندێک بابەتی هەیە کەم و کوڕی هەیە یعنی نەسەلمێنراوە ئینسان تواناکەی نەگەیشتۆ بۆی کە بیسەلمێنێ بە هەمان شێوە نمونەیەکی تر لەسەر ئەو مەوزوعە بریتیە لە بابەتی کونەڕەشەکان کە یعنی زۆرتان بیستوتانە کە بریتێ لە چەمانەوەیەکی زۆر بێکۆتای کاتچۆن کە ئینشەڵڵا باسی دەکەم ئێستا ئەم بابەتە تەنیا ئەو باوت 2017 2018 و ماوەی ڕابردوو وێنەیان گیرا کونەڕەشەکان تازە وێنەیان گیراوە
يعني زیاتر لە 100 ساڵ دوای ئەوەی کە پێشبینی کراوە بۆکو بیردۆزێکی ئاسایی نووسراوە دوای 100 ساڵ ئەمجا سەلمێنراوە کە بەڵێ شتێک لەم شێوە بوونی هەیە نەک تەنیا بوونی هەیە بەڵکو بەو شێوەیەش بوونی هەیە کە بیردۆزەکان کە زاناکان پێشبینیان کردووە وەی بیردۆزتان لا کەم نەبێ ئینشاءڵڵا ئەوە وەکو بیردۆز مەبەست چیە لە ڕێژەیی یعنی کە دەڵێن ڕێژەیی یعنی چی وەکو یعنی شتێکی نسبی بێت بۆ بەنسبەت منەوە شتێکە بەنسبەت جەنابتەوە شتێکی ترە شتێک بەنسبەت منەوە بۆ وەکو جوانی شتێکی ڕێژەییە بەنسبەت منەوە من شتێکم لا جوان من ڕەنگی ڕەشم گریمان لێ لا جوانە جەناب ڕەنگی سوورت لا جوانە اینجا شتێکی ڕێژەییە ئەم بابەتە ئەنیشتاین هات چەند شتێکی ڕاست کردەوە یەکێک لەو شتانەی ڕاستی کردەوە بریتی بوو لەوەی کات وە شوێن هەردووکیان ڕێژەیینە کات و شوێن شتێکی ڕەهانینەوەکەوەی کە نیوتن باسی کرد بوو شتێکی ڕێژەیینە ئەوە یەک دووەمیان کات و شوێن پەیوەندیان بەیەکەوەیە شتێکی دابڕاو نینە ناتوانانی دەبڵێ شتێکی دابڕاون هیچ پەیوەندیەکان بەیەکەوە نیە بەڵکو شتێکن پەیوەندیان بەیەکەوەیە و خاڵێکی تر بریتی بوو لەوەی کات ڕێژەییە ئەو موزوعە زۆر لەخۆ دەگری یعنی چی کات ڕێژەییە واتە کات بەنسبەت بنەوە شتێکە کات بەنسبەت تۆ شتێکی ترە یعنی چۆن کات بەنسبەت بنەوە کات بەنسبەت شتێکی ترێ ساعاتەکە ماسەی کە هەممان دەزانین ساعت 4 و گریمان 4 و 40 دقەیە هەممان دەزانین ساعت 4 و 40 دقەیە بەڵام لە حەقیقەتەندا لە ڕووی فیزیاییەوە شتە بۆ شێوەیە نییە بەڵکو زۆر ورترە نمونێکی زۆر عەجایبتان پێ بڵێم کاتی سەرمان ئەو کاتێک کە لە سەرمان دەگوزرێت واتە بۆ نمونە ئێمە بە ئاسایی دقە هەموو دقەیەک چەند چرکەیە 60 چرکەیە ئەم 60 چرکەیە بە ئاسایی دەڕوات بەڵام ئەمما ئەگە کەسێک بمن لەسەر شاخێک بێت ئەو 60 چرکەیوی فەرقی هەیە لەگەڵ ئەو 60 چرکەی ئێمە بەڵام چۆن فەرقی یعنی چۆن فەرقەکە لە ڕوو چ ڕێکەوەی ئەو 60 چرکەیە کە لەسەر زەوی دەڕوات خاوترە لەبەرەوەی لە هێزی کێشکردنەوە نزیکتە چونکە هێزی کێشکردن دەبێتە هۆکاری خاوبوونەوەی کات وا دەکا کات خاوتر بڕوە و هەروەها ئەو 60 چرکەی کە لەسەر شاخەکەیە خێراترە سەریعترە لەو 60 چرکەی کە لەسەر زەویە جا ئەوە تاقیکردنەوەی کراوە لەسەر و بابەتە ئینشەڵا سەدەیخەمە خزمەت جەنابتانەوە تەنانەت 60 چرکە لەسەر سەرمان لەگەڵ لاقەکانەوە فەرقی هەیە کاتێک بە پێوە بوەستی کاتێک بە پێوە بۆست لەبەرەوەی هێزی کێشکردن لەسەر لاقت زیاترە وەک لەسەر سەرت و هێزی کێشکردن لەسەر قاچەکانت لەبەرەوەی زیاترە کەواتە کات لەوێ خاوتر دەڕوا یعنی شتێکی زۆر عەجایبە وام بابەتە زانستیان سەلمێنراوە شتێک نییە شتێکی ئاسایی بەڵکو زانستیان سەلمێنراوە چۆن ئێمە شتێکمان هەیە پێی دەوترێ کاژمێری ئەتۆمی کاژمێری ئەتۆمیتیان کاژمێرە ئاساییەکانی خۆمان سەعات دقە و چرکە دەژمێرن وانە بەڵام کاژمێری ئەتۆمی زیبتۆ سێکەند یعنی زیاد ملیۆنی چرکە دەژمێرێت ملیۆنی چرکە دەژمێرێت جا کە دەبینی ملیۆنی چرکە دەژمێرێت هاتن ئەم دوو کاژمێرە لە هەمان چرکە و دقەیاندانا زیبتۆ سێکەند پلانک سێکەندیان دانا دانێکیان لەسەر زەوی دانا دانێکیان خستە ناو تارێکی F16ەوە ئەوەی کە لە ناو تارەی F16کەدا هەیە برد یعنی بۆ ماوەیەک لە ئاسماندا خوڵاندیانەوە هێنایانەوە سەر زەوی دیقەتیاندا ئەم کاژمێرانە فەرقیان هەیە ئێستا لە کاتێکدا لە هەمان شوێن و لە هەمان ساتدا بوون کاتێک لەسەر زەوی بوون کاتێک خستیان ناو تارەکەوە کەمێک بە ئاسماندا جوڵەی پێکرد دی فەرقیان کرد فەرقەکە چییە ئەوەی کە لەسەر زەویە کاتەکە خاوتر دەڕەوە ئەوەی کە لە ناو تارەکەدایە لەبەرەوەی لە هێزی کێشکردن دوور دەکەوێتەوە جایدی ئەم بیردۆزی ڕێژەی گشتی بیردۆزی ڕێژەی تایبەت ماناکەشی بەخۆیەتی تایبەتترە هێزی کێشکردن یعنی بابەتی کێشکردن لە بیردۆزی ڕێژەی تایبەت ناتە ناویەوە ئەمما لە بیردۆزی ڕێژەی گشتی بابەتی کێشکردنیش دێتە ناوەوە کە ئینشەڵڵا ساسینە سەری یەکەم شت کە مەوزوعی بیردۆزی ڕێژەی تایبەت چەند بنەمای چەند مەوزوعێک لە خۆ دەگرین ئینشەڵڵا و مەوزوعانە ئینشەڵڵا توانی ئیسفادەی لێ بکەنەوە یەکەمیان بنەمای بیردۆزەکەیە بنەمای بیردۆزی ڕێژەی کە بنەماکەی چیە زۆر بە سادەی ئەگە ئینشەڵڵا ئەو بنەمایەتان پێ بگەێنم زۆر ئیسفادەی لێ دەکەن لەوەی کە یەکەم یاساکانی فیزیا بۆ هەموو چاودێرەکان وەکوێکە مەبەستمان لە چاودێر چییە لە فیزیادا کە ئەوانەی لە بەشی پۆلی دوازەوانە لەوانەیە بزانن مەبەست چیە لە چاودێر یعنی بۆ نمونە ئێمە قیتارێکمان سارێکمان هەیە دەڕوات کەم سارێ دەڕوات کەسێک لە دەرەوە چاودێری ئەم سارەیە دەکات چاودێر ئەو کەسەیە کە سەیری ڕووداوەکە دەکات ئەمە چاودێرە ئیدی یاساکانی فیزیا بۆ هەمووان وەکو یەکە
یعنی هەم بۆ چاودێرەکە هەمیش بۆ ئەوەی کە چاودێری لەسەر دەکەی هەم بۆ ئەوەی کە سیارەکە لێ دەخڕێت هەمیش بۆ ئەوەی کە لە دەرەوە سەیری دەکات هەمان یاسا هەمان یاسای فیزیاییە بەڵام شتێک نییە بە ناوی گۆشەنیگایەکی تایبەت یعنی بە ناوی گۆشەنیگایەکی ڕەها بەڵکو هەمووی ڕێژەیە بە نسبەت تۆ بۆ یەکێک لێرەوە سەیری ڕووداوێک دەکا یەکێکی تر لێرەوە سەیری ڕووداوێک دەکا لە کاتێکدا هەمان ڕووداوە بەڵام بە دوو گۆشەنیگای جیاواز دەبیندرێت بە دوو گۆشەنیگای جیاوازەوە دەبیندرێت یعنی سبحان الله بیرم دێت 2016 و 15 دووربەر ئێمە یاریمان دەکرد تازە بە تازە و بابەتانم دەخوێن یاری تۆپانێمان دەکرد زۆر جار هەبوو دەمبینی کە تۆپەکە دەچۆ ئاوتەوە دەچۆ دەرەوەی یاریگاکە حەکەمەکە دەیگوت ئاوتە لە لای منیشەوە دیار بوو کە ئاوت نەبوو لە لای کەشکەوە دیار بوو کە ئاوت بێ ئیدی سوێندیان لەسەر دەخوا دوادەبوو بەخوا ئەوە مۆزوعەکە ڕێژەیی هیچ تر نییە بۆی ڕێژەیی شتەکان لە گۆشەنیگایەکەوە تۆ شتێک دەبینی یەکێکی تر لە گۆشەنیگایەکی ترەوە شتێکی تر دەبینێ جا ئەم بابەتە بۆ شوێن بۆ کات بۆ هەمووی ڕاستە شتەکان ڕێژەیینە ئێستا ژوونیان دەکەین و ئینشەڵا زیاتر مەبەستیە لەوەی کە ڕێژەیە سیرکەن بۆ نمونە گالیلۆ نمونەیەک لەسەرم بابەت دێنێت چونکە خۆی بیریدۆزی ڕێژەیی سەرەتا ئێمە هەموو دەیبینەوە لای ئەینشتاین بەڵام لە حەقیقەتەندا پێش ئەینشتاین گالیلۆ باسیەم بابەتەی کردووە دەڵێ بێنە پێ چای خۆت وەنە لەناو کەشتێکی ئاو دابی لەناو کەشتێک دابی لەناو کەشتێکش لەناو بۆکسێکی گەورە دابی بۆکسەکە هیچ پەنجەرە و شتی نەبێت داخراو بێت و هیچ گوێ لە هیچ دەنگێک نەبێت باشە و هیچ شتێکیش نەبینی تۆ لەناو ئەم کەشتێ دای ئێستا کەشتەکە لەسەر ئاوێک دەڕوا گریمان تۆ نازانی کە دەڕوا لەسەر ئاوێک دەڕوا کە شەپۆلی تێدا نییە تۆ کاتێک لەناو ئەم کەشتە هیچ ڕێگەیەکت نییە کە بزانی ئەم کەشتیە دەجوڵێت یان وەستاوە ناتوانی بزانی یعنی سبحان الله کاتێکیش بە تارە دێوە بە تارەش هەمان مۆزوعە تۆ لەناو تارێک بی پەنجەرەکان دادەوە باشە کە دوای هەستانی تارەکە کاتێک هەستا و لە بەرزیەکدایە لەم حاڵەتە تۆ هیچ ڕێگەیەکت نییە بزانی کە تۆ وەستاویان لە جوڵە هەست پێ ناکەی ئەگە گوێ لە هیچ دەنگێک نەبێ حەقەتەن یان لەناو سیارەیەک ینی زۆر جار لەناو سیارەکە بەرزی و نزمی دانەبێت جادەکەی ساف بێ کە پێم وانە ئەو بتوانێت و تاقیکردنەوە لێرە ئەنجام بدەین مەحاڵە شتە هیچ بەرز و نزمیەکی دانەبێت سارەکە سارێکی کەپس بێت گوێ لە هیچ شتێک نەبێ و هیچ شتێک نەبینی تۆ ناتوانانی هەست بکەی بەوەی کە ئەم سارە دەجوڵێت یان وەستاوە ناتوانانی هەستی پێ بکەیت باشە جا مەبەستەکە چێ لێرەدا دەبینی بە نسبەت تۆ لەو کاتەدا وەستاوە ئەمما کەسێک کە لە دەرەوە سەیری دەکات بە نسبەت ئەوە جوڵاوە ئەمە جیاوازیەکەیە جا چەندان نمونەی تریش لەم بابەتە هەیە ئەمە یەکێکە لە بنەما هەرە سەرەکیەکانی بیردۆزی ڕێژەیی کە پوخت و نەخت ئەوەیە کە هەموو شتێک هەموو حاڵەتێک هەموو بابەتێک ڕێژەیە هەموو جوڵەیەک ڕێژەیە نسبیە بە نسبەت تۆ شتێکە بە نسبەت شتێکی ترە بە نسبەت نەوە دەجوڵێت بە نسبەت تۆ وەستاوە باشە ئەمە بنەما یەکەم بابەتێکی تر کە هەر لە بیردۆزی ڕێژەیی دەبێتەوە کە هیچ بریتە لە خێرایی ڕووناکی مۆزوعی خێرایی ڕووناکی شتێکی زۆر عەجایبە یعنی خێرایی ڕووناکی 300,000 کیلۆمەتر دەبڕێت لە ماوەی یەک چرکەدا کە دەکاتە 7 جارونی خولانەوە بە دەوری زەوی تەنیا لە ماوەی یەک چرکەدا شتێکی زۆرە یعنی تو دڵی یا الله لە ماوەی یەک چرکەدا 7 جارونی خێرایی دەخورێتەوە بە دەوری زەویدا تەنیا لە ماوەی یەک چرکەدا جا ئەو بابەتێک کە لە بیردۆزی ڕێژەییدا هاتووە بۆ بابەتی خێرایی ڕووناکی هیچ بریتێ لەوەی کە خێرایی ڕووناکی نەگۆڕە مەبەست چیە لەوەی خێرایی ڕووناکی نەگۆڕە سادەتان بۆ ناو دەرسەکانی فیزیای پۆلی 12 ئەیش بریتێ لەوەی بۆ ناگەر ئێمە دەنگمان هەبێت دەبینین دەنگ لەناو ئاسندا لەناو تەنێکی چڕدا خێرایەکەی زیاترە وەک لە تەنێکی ئاسایی بۆ منە دەنگ لە هەوادا خێرایەکەی کەمترە وەک دەنگ لەناو ئاودا دەنگ لەناو ئاودا خێرایی زیاترە یان دەنگ لەناو مادەیەکی چڕ وەکو ئاسن خێرایەکەی زیاترە وانە بەڵام ئەمما ڕووناکی لە هەموو شوێنێک هەمان خێرایی هەیە لەوانەیە بڵێ چۆن شتی وایە ڕووناکی لەناو مەودای بۆ منە لەناو ئاودا خێرایەکەی دەگۆڕێ و کەم دەکاتەوە دەڵێن بەڵێ بەڵام دوای ئەوەی کە لەو ئاوە تێپەڕی ڕووناکیەکە خێرایەکەی دەگەڕێتەوە خێرایی ئاسایی خۆی باشە ئەوە یەک لێردا مەوزوعێک هەیە جەزاکم خەیرن برا لێردا مەوزوعێک هەیە کە حەقەتە من تا ئێستا لە هیچ کتابێکی فیزیایی نەمخوێندوتەوە مەوزوعێکە و بە شێوەیەک لە شێوەکان یعنی خۆم بیرم لێ کردوتەوە ئینشەڵا برانێک لە فیزیا دەخوێنی وەش بیری لێ بکەنەوە ئەویش بریتێ لە چی ئێمە دەڵێن خێرایی ڕووناکی نەگۆڕە ئێستاگە شوشەیەکمان هەبێت ڕووناکیکە بەناو ئەم شوشەیەدا تێپەڕێت ئەو کاتێک کە لەناو شوشەکەدایە خێرایەکەی کەم دەکات بەڵام کاتێک دووبارە دێتەوە دەرێ خێرایەکەی هەمان خێرایە کە 300,000 کیلۆمەتر لە هەر چرکەیەکدا
بەڵام بۆ دەنگ بەو شێوەیە کاتێک بیان بترێنن بۆ گولەیەک کاتێک تۆ گولەیەک ئاراستەی شوشەیەک دەکەی دەبینی کاتێک بەناو شوشەکەدا تێدەپەڕێ خێراکەی کەم دەبێتەوە ئەمما بۆ ڕووناکی بە پێچەوانەوەی کاتێک تێدەپەڕێ خێراکی هەمان خێرایی هەیە باشە جا لێردا مەوزوعێکەیە کە ئینشەڵڵا و برانی لە بەشی فیزیا دەخۆشخانش کە لە بەشی فیزیا دەخوێنن بیر لەو بابەتە بکەن و بزانام ڕای ئێوە چێ لەسەری ئەویش گریمانە ئێمە دوو شوشەمان هەیە باشە دوو شوشەمان هەیە شوشەکان نزیکی یەکیان بە ئاستی پلانکە یعنی کەمترین مەودا کە دەتوانن لێک نزیک ببنەوە کاتێک ڕووناکی بەم نێوانەدا دەڕوا یعنی کاتێک ڕووناکی بە شوشەی یەکەمدا دەڕوا دەگاتە مەودایەکی کەم کە پلانک لێنگث واتە درێژی پلانکە کە مەودایەک یعنی بچووکترین مەودایە کە بتوانین ئینسان پێی بگە کاتێک گەشت بەم مەودایە ئایا ڕووناکی تاودانی هەیە لەو مەودایەدا تاودانەکەی بۆ بیانی خێراکەی بەرز بێتەوە بۆ 300,000 کیلومتر ئەوجا دووبارە دەستەوە ناو شوشەی دووەم و ڕووناکیەکە کە خێراکەی کەم دەبێتەوە تاودانی هەیە یان نا ئێمە دەزانین ڕووناکی تاودانی نییە یعنی ڕووناکی کە دەڕواتەوە یعنی کە دێتە دەرەشەکە خێرای یەکسەر ڕاستەوخۆ خێراکەی یەکسانە بە 300,000 کیلومتر لە چرکەیەکدا باشە ئایا ئەو هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە وەکو پێویست مەوداکەمان بۆ کورد نەکردوەوە کە مەوداکەی بۆ کورکەینەوە لە مەودایەکدا کە یەکسانە بە نەگۆڕی پلانک یعنی بچووکترین مەودا لەو مەودایشدا دووبارە ڕووناکی بە هەمان خێرایی دێتەوە ناو شوشەی دووەمەوە یان خێراکەی کەم دەکات و جا ئینشەڵڵا مەوزوعێکم خۆتان بیر لێ بکەنەوە و هەروەها پێشووتر فیزیازانەکان لەسەر مەوزوعی ڕووناکی باوەڕێکیان هەبوو پێیان وابوو کە ڕووناکی گۆڕاوە خێرایەکی گۆڕاوی هەیە ئەیش بەهۆی بابەتێکەوە کە ئەثیر باشە ئەثیر چییە؟ یعنی پێیان وابوو مادەیەکی نادیارە باشە لە گەردووندا بوونی هەیە کاتێک ڕووناکی بە ئاڕاستی ئەو مادەیە دەڕوا ئەوە خێراکەی خێراتر لە خێرای ڕووناکی و ئەمما کاتێک بە پێچەوانەی ئەو ئاڕاستیە بڕوا ئەوە خێراکەی خاوترە باشە بەڵام ئەو بابەتە نەسەلمێنرا و پژڕاست کراوە کە فیزیای کلاسیک و فیزیازانەکانی کۆن لەسەر ئەو بابەتە هەڵەبوون بەڵکو خێرای ڕووناکی خێرایەکی نەگۆڕا جا هەر ئەنیشتاینیش هەر ئەم هۆکارە بوو کە وای کرد یعنی بیردۆزی ڕێژەی بێنێتە ئاراوە لەبەرەوەی بیردۆزی ماکسوێل کە کارەبا موگناتیسە مەوزوعێک هەیە لەو بابەتەدا بیردۆزی ماکسوێل پژڕاستیەوەی کرد بۆ کە ڕووناکی نەگۆڕا ئەمما فیزیای کلاسیک فیزیای نیوتن کە پێچەوانەی ئەو بیر و بۆچوونە بوو بۆی کە نەخێر ڕووناکی نەگۆڕنێ بەڵکو لەگەڵ ئەثیر گۆڕانی بەسەردادێ بەڵام لە حەقیقەتەن دواتر سەلمێنرا نەخێر شتێک نییە بەناوی ئەثیرەوە و شتێکە وجودی نییە و خێرایی ڕووناکیش نەگۆڕا باش ئەمە بنەمایەکی ئەمە بابەتێکی تر بوو لە بابەتی بیردۆزی ڕێژەیی خاڵێکی تر ئەویش بریتە لە چوونەوەیەکی کات کە ئەویش هەر لە بیردۆزی ڕێژەییدا هەیە سام پرسیارێک لێوە دەکەم ئینشاءڵڵا لای خۆتان وەڵامی دەنەوە ئێستا ئەگەر بێت و ئێمە دوو جنکمان هەبێت دوو منداڵمان هەبێت کە تازە لە دایک بوونە لە یەک کاتدا لە دایک دەبن باشە ئەم دوو منداڵە کە لە یەک کاتدا لە دایک دەبن یەکێکیان سواری کەشتێکی ئاسمانی دەکەین دەیبینە دەرەوەی بەرگەهەوای بە خێرایەکی زۆر دەخولێتەوە دواتر دێتەوە سەر زەوی ئێستا تەمەنیان وەکو یەکیان تەمەنیان جیاوازە طبعاً دەبێت وەکو یەک بوونیە لەبەرەوەی جمکن لە یەک کاتدا لە دایک بوونە بەڵام بەپێی بیردۆزی ڕێژەیی ئەم دوو منداڵە تەمەنیان جیاواز دەبێت ئەگەر بۆ ماوەیەکی زۆر لە بۆشایی ئاسماندا لە بۆشایی گەردووندا بیان خوڵێنیەوە بە تایبەتێکە بچێ نزیک کوونە ڕەشەکانەوە ئەو کاتە بێوە سەرزەوی دەبینی ئەوەی کە لە سەر زەویە پیر بووە تەمەنێکی بەڕێکردو پیر بووە ئەمما ئەوەی کە لە ناو کەشتی ئاسمانەکەدا بووە لەوانەیە هەموو چەند ساڵێکی کەمی بەڕێکرد بێت دەزانم عەقڵێن ئەو شتە ڕێی تێناچێ لەوانەیە چۆن شتی وا ڕێی تێچێ بەڵام شتێکە بابەتێکی زانستی سەلمێنراوە یەکلاکراوەتەوە باشە وەکو نمونەی دوو کاتژمێرە ئاتۆمیەکە کە بۆم هێنانەوە دوو کاتژمێریان برد دیقەتیاندا ئەو دوو کاتژمێر لە کاتێکدا لە هەمان چرکە و دەقە و سانیە دانراون بەڵام کاتێک یەکیان سواری فڕۆکەیەکی F-16یان کرد و خولاندیانەوە بمایکوێنانەوە سەر زەوی دیقەتیاندا فەرقی کردووە ئەمەش بابەتێکی ترە لە بیردۆزی ڕێژەییدا کەویش بریتە هەر بە کورت و مختصر بریتە لە ڕێژەبوونی کات ڕێژەییە جیاوازە بۆ هەمومان حاڵەتێکی تر کە بریتە لە چوونەوەیەکی درێژی چیە شتێکی زۆر یعنی سیر و سەمەرەیە ئەویش دووبارە شتێکی ڕێژەییە چۆن ئەگە گریمان ئەمە سیارەیەک بێت ئەم سارەیە بە گریمان ئەم سارە بە خێرایی ڕووناکی دەڕوە یان نەک خێرای ڕووناکی چونکە مەحاڵە هیچ مادەیەک بگاتە خێرای ڕووناکی
هیچ مادەیەک ناگاتە خێرایی ڕووناکی گریمان بە 199 خێرایی ڕووناکی دەڕوات ئەو کاتێ ئەم مادەیە ئەم سیارەیە بە خێرایی 199 ڕووناکی دەڕوات ئەمە بچووک دەبێتەوە یعنی ئێستا درێژەکەی ئەوەندەیە ئەو کات ئەوەندەی لێ دێتەوە بچووک دەبێتەوە بۆ کەسی بۆ چاودێرێک کە لە دەرەوە سەیری دەکات بۆ کەسێک کە لە ناو سیارەکەی هەرماشتە بەڵام بۆ چاودێرێک کە لە دەرەوە سەیری دەکات بچووک دەبێتەوە یعنی کات ڕێژەیە شوێن ڕێژەیە تەنانەت مەوداش درێژیش شتێکی ڕێژەیە کە دەبینێت لە پێشچاوی کەسێکەوە کە لە دەرەوە سەیری سیارەیەک دەکات کە بە خێرایەکی زۆر دەڕوا کە نزیک خێرایی ڕووناکیە دەبینێت بچووک دەبێتەوە مەوداکەی بچووک دەبێتەوە باشە ئەمەش حاڵەتێکی ترە کە لە بیردۆزی ڕێژەیدا هەیە ئینشاءڵڵا هەر وەکو زانیارێک بیزانن حاڵەتێکی تر کە لە بیردۆزی ڕێژەیدا هەیە بریتیە لە ڕێژەبوونی بارەستایی یعنی تەنانەت بارەستاییش دەکەوێتە حاڵەتی ڕێژەبوونەوە واتە چۆن زۆر بە سادەیی کاتێک تەنێک یان مادەیەک دەگاتە ئاستی خێرایی ڕووناکی واتە خێرایەکەی بەرز دەبێتەوە بۆ ئاستی خێرایی ڕووناکی ئەو بارەستایەکەی نزیک دەبێتەوە لە بێکۆتا ینی بارەستایی ئەم تەنە ئێستا ئەمە تەنێکە ئەگە ئێستا بتوانین ئەم تەنە ئاراستە بکەین وای لێ بکەین بڕوە بە خێرایی ڕووناکی تا دەگاتە ئاستێک کە بارەستایی ئەم تەنە دەبێتە بێکۆتا دەبێتە بارەستایەکی بێکۆتا شتێکی عەجایبە چۆن شتیوە ڕێیتێچێ دەبێتە بێکۆتا جا ئەمەش بابەتێکی ترە لە بیردۆزی ڕێژەی گشتیدا و بیردۆزی ڕێژەی گشتی بیردۆزی ڕێژەی تایبەت ببوورن بیردۆزی ڕێژەی تایبەت ئەم پێشبینیانە ئەو بابەتانە کە باسمان کرد زیاتریشی هەیە من پوخت و مختصر ئەوەی کە بزانن ئەم بیردۆزە هەنگاوێک بوو بۆ دروستکردنی گۆڕانکارێکی زۆر لە تێڕوانینی ئێمە دەربارەی گردون بۆی کە وەکەوەی کە نیوتن پێی وابوو کات و شوێن ڕەهایە مادە پەیوەندی بە کات و شوێنەوە نییە ئەمەی هەموو جیاکردەوە نەخێر کات و شوێن ڕەها نییە و ڕێژەینە مادە ڕێژەیە بارەستای ڕێژەیە درێژی ڕێژەیە هەموو ئەمانە هەمووی ڕێژەیە باشە حاڵەتێکی با ئەو بەشی یەکەمی بیردۆزی ڕێژەی بەشی دووەمی بیردۆزی ڕێژەی کە بریتێ لە بیردۆزی ڕێژەی تایبەت سەرەتا دەربارەی بیردۆزی ڕێژەی تایبەت شتێکی زۆر سادە هەیە بیزان ئەوی زۆر گرنگە بیردۆزی ڕێژەی تایبەت قسە لەسەر بیردۆزی ڕێژەی تایبەت قسە لەسەر نەک تەنیا کات و شوێن دەکات بەڵکو قسە لەسەر پەیوەندی نێوان مادە و کات و شوێن دەکات مادە لەگەڵ کات و شوێن چ پەیوەندیەکیان هەیە مادە لەگەڵ کات و شوێن چ پەیوەندیەکیان هەیە سێکەن ئەگەر سەرتا یعنی تێڕوانینی نیوتن لێرە دانین باشە تێڕوانی نیوتن لێرە دانین تێڕوانی نیوتن ئەو بووە کە ئەمە کات و شوێن بگریمە باشە ئەگەر لێتان دیارە ئینشاڵڵا هەمووتان لێتان دیارە ئەمە کات و شوێن بێ ئەگە گریمان ئەمە هەسارەیەک بێ ئەم هەسارەیە هیچ پەیوەندێکی ڕاستە و خۆی نیە لەگەڵ ئەم کات و شوێنە بەڵکو دووشتی جیاوازم ئەمما لە بیردۆزی ڕێژەی گشتیدا کە هاتە ئاراوە کەویش هی ئەنشتاینە بریتی بوو لەوەی نەخێر بەڵکو ئەم هەسارەیە دەبێتە هۆی چەمانەوە لە کات و شوێندا دەبێتە هۆی چەمانەوە لە کات و شوێندا کەویش حقەتەن بە هاوکێشەیەک پێناسە دەکرێت کە ئینشاءڵڵا نامەوێت بتان ترسێن بەڵام عامەتەن ئینشاءڵڵا ئێوە دەتوانن ئیسفادەی لێ بکەنەوە بریتێ لە چێمە زۆر بە سادەی کات و شوێن یان مادە دەبێتە هۆی چەمانەوەی کات و شوێن باشە ئەم بەشە یاساکە بریتە لەوەی کە پێمان دەڵێت مادە چۆن لە کات و شوێندا مادە لە کات و شوێندا چۆن جوڵە دەکات وەم بەشە یاساش پێمان دەڵێت چۆن مادە کات و شوێن دەچەمێنێتەوە یعنی کات و شوێن دەچەمێتەوە بەهۆی بارەستایی مادەوە و کاتێک چەمایەوە چەمانەوەکەش پێمان دەڵێت چۆن مادە دەجوڵێت لەم کات و شوێنەدا چۆن جوڵە دەکات باشە بۆی لێرە دەبینی زۆر بە سادەی تێڕوانینی کۆنی نیوتن گۆڕانێکی زۆر بەرسە داهات بەڵکەوەی کە کات و شوێن بە تاواتی دەچەمێتەوە ئەم چەمانەوەی شۆکەوەی کە دەیبینن بەم شێوەیە لە گردووندا و تاوی چەمانەوە زیاتر بێت هێزی کێشکردن زیاترە بۆیە لە سەرتاشدا وتم شتێک نییە بە ناوی هێزی کێشکردن بەڵکو بریتێ لە چەمانەوەی کات و شوێن و کاتێکیش کات و شوێن دەگاتە ئاستی بێکۆتا لە چەمانەوەدا ئەوە نیوەتیرەکەی یەکسان بێ بە سفر کاتێکیش نیوەتیرەکەی یەکسان بێ بە سفر ئەوە بارەستاییەکە یەکسانە بە بێکۆتا باشە بۆیە دەڵێن چی دەڵێن هێزی کێشکردن لە ئاستی کوونەڕەشەکاندا بێکۆتایە و زائیدەن
بارستایشیان بێکۆتایە. ئەلا کونیستەتان نێشێنم بەو بابەتەوە چونکە ئەو بابەتە پەیوەندی بەس کاتەکە زەکەم خەریکە تەواو دەبێت. ئێستاش نەگەیشتینە ناوەڕۆکی مەوزوعەکەی خۆمان. خێر بێ ئینشاءڵڵا. بۆیە حاڵەتێکی تر لێرەدا ئەویش هەر ئەوەندە بزانین ئینشاءڵڵا بیردۆزی ڕێژەی گشتی عامەتەن قسە لەسەر ئەم بابەتە دەکات و ئەویش بریتێ لەوەی کە کات و شوێن بەو شێوەیە دەچەمێتەوە و چەمانەوەی کات و شوێن هۆکارێکە لە بوونی کێشکردن نەک ئەوەی کە حەقەتەن تەنانەت ئاینشتاین دەڵێ کێشکردن هەر هێز نییە بەڵکو تەنیا بریتێ لە چەمانەوەی کات و شوێن. بابەتێکی تر لە دوای ئەم بابەتەوە ئەویش بوونی کوونەڕەشەکانە سێکەن ئەم چەمانەوەی کە دەبین لە کۆتا خاڵدا یعنی چەمانەوەیەکی زۆر زۆرە. ئەم چەمانەوەیە لەم خاڵەدا ئێمە شتێکمان هەیە ئەویش بریتێ لێرە خاڵی ئاسۆی ڕوودان کە ئاسۆی ڕوودان لەم خاڵەوە تو وەکو بڵێ سنووری نێوان وڵاتەکانە کاتێک مادەیەک داخل دەبێت لەم سنوورەدا ناتوانێت دووبارە دەرچێتەوە جارێکی تر لێ. ئەمەش خاڵی تەراییە یان خاڵی سینگیلارەتی لەم خاڵەدا نیوەتیرە یەکسانە بە سەفەر و هێزی کێشکردنی بێ سنوورەوە بارستایی مادەکەش یەکسانە بە بێ سنوور. ئەم خاڵەش لەم خاڵەدا هەر کاتێک مادە داخل بۆ ئەو بە هیچ شێوەیەکی تر جارێکی تر ناگرێتەوە. دروستبوونی کوونەڕەشەکانیش لەوانەیە لای جەنابتە معلوم بێەوەیە کە لە دوای تەقینەوەی سوپەرنۆڤا کە تەقینەوەی ئەستێرەکانە ئەم سوپەرنۆڤا دەکرێت بچێتەوە یەک کاتێک دەچێتەوە یەک دەبێتەوەی دروستبوونی کوونەڕەشەکان بزۆ بە کورتی کاتەکە یەوەی نیە بچینە ناو مەوزوعەکەەوە. ئەمە هەتا ئێرە باسی سێ تێڕوانینمان کرد تێڕوانی فەیلسوفەکان تێڕوانی زاناکانی فیزیای کۆن و تێڕوانینی بیردۆزی ڕێژەیش. ئێستا تێڕوانینێکی ترماوە کە ئینشەڵڵا زۆر بە سەریعی بۆتان باز دەکەم کە ئەیش بریتێ لە تێڕوانی فیزیای کوانتم کە ئەم سێ تێڕوانینە ئەم تێڕوانینانە هەم باسمان کرد بە تایبەتی میکانیک کوانتم لەگەڵ بیردۆزی ڕێژەی پەیوەندێکی زۆریان بێکۆیە بۆ تێگەشتن لە بابەتەکەی خۆمان کە ئینشەڵڵا ئێستا چینە سەری. ئەویش یەکەمیان میکانیکی کوانتم زۆر بە کورتی زۆر بە مختصری ئەوەیە کە ئیش و لێکۆڵنەوەی میکانیکی کوانتم بریتیە لە لێکۆڵنەوە لە تەنەوردەکان وەکو ئەتۆمەکان و ئەلیکترۆنەکان و پرۆتۆنەکان و نیوترۆنەکان. بۆ ماڕوون دەکاتەوە چۆن ئەم یاسانە چۆن ئەوان هەڵسوکەوت دەکەن یعنی چۆن ئەلیکترۆنەکان چۆن پرۆتۆنەکان و چۆن نیوترۆنەکان هەڵسوکەوت دەکەن لە ئاستی وردە واتە لە ئاستی ئەتۆمەکاندا. باشە سەرەتا ئێمە شتێکمان هەیە کە دەمەوێت زۆر حەز دەکەم ئەو بابەتتان بۆ باس بکەم ئینشاءڵڵا کە لە میکانیکی کوانتمدا ئینشاءڵڵا زۆر ئیسفادەی لێ دەکەن کە ئەویش بریتە لەوەی کە دوواڵەتی واتە دوانەبوونی شەپۆل و پارتیکڵ دوانەبوونی شەپۆل و گەردێک بۆی کە گەردێک یعنی بۆ منە ئێستا لای خۆمان ئەگە سیرکەین تۆپێک هەر تۆپە یعنی تۆپ ناکرێت ببێ بە شەپۆل وایە شەپۆل مەبەستمان چیە لە شەپۆل ئەوانەیە کە خوێندتان ئینشاءڵڵا دەزانن شەپۆل ینی وەیف ئەوەی کە وەکو شەپۆلەکانی ئاو تۆپێک هەر تۆپە نابێت بە شەپۆل. ئەمما لە میکانیکی کوانتم دامشتە بۆ شێوێ نییە بەڵکو ئەلیکترۆنێک هەم وەکو پارتیکڵێک وەکو گەردیلەیەک هەڵسکەوت دەکات و هەم وەکو شەپۆلێکی هەڵسکەوت دەکات. باشە کە ئەم مەوزوعە چۆنە زۆر بە سادە ئینشەڵڵا بۆتان ڕوون کەم ئەمە بە تاقیکردنەوە سەلمێنراوە. ئەگەر ئێمە بێت و ئامێرێکمان هەبێ لێرە ئەم ئامێرە ئەلیکترۆن بتەقێنێت و هەروها بۆ نمونە یەک کونمان هەبێت لە پشتیشەوە سکرینێکمان هەبێت بۆ یەکەم ئەلیکترۆنانە وەربگرێت. کاتێک ئەلیکترۆنەکان تێپەڕ دەبن بەنام کونەدا دەبینی یەک خاڵ دروست دەکەن لەسەر ئەم سکرینەی پشتەوە لەسەر ئەم پەردەی پشتەوە. بەڵام ئەمە ئەگەر هاتو ئێمە کردمان بە دوو دانە یعنی کردمان بە دوو کون ئەگە بیکەین بە دوو کون ئەم ئەلیکترۆنە ئاراستە بکەین دەبینی ئەم ئەلیکترۆنە وەکو شەپۆل هەڵسوکەوت دەکات بۆیە 6 جار زیاتر لە پشتی سکرینەکەەوە خاڵ دروست دەکات. یعنی باشە چۆن دەکرێت لێرە کاتی یەک کوونە وەکو پارتیکڵێک هەڵسوکەوتکە بەڵام ئەمما کاتێک دەگا بە ئێرە وەکو شەپۆلێک هەڵسوکەوتکە تەنانەت عەجایبتر لەوە وایە بڵێ ئەلیکترۆنەکە بە هەردوو کوونەکەدا دەڕوە لە هەمان کاتدا. بەڵام کاتێک کەسێک سەیری دەکات کاتێک کەسێک چاودێرە بەسەر ئەلیکترۆنەکەەوە دەبینی ئەلیکترۆنەکە بە یەک کووندا دەڕوە نەک بە هەردوو کون. بەڵام کاتێک کەس چاودێری نییە دەبین دەرەنجامەکەی وەکو شەپۆل بە هەردوو کوونەکەدا دەڕوە لە هەمان کاتدا. ئیدی پوخت و مختصر ئەوەیە کە ئەمە خاڵێکە لە خاڵەکانی بیردۆزی میکانیکی کوانتم. باشە و چەند خاڵێکی ترمان هەیە کە ویشێکی تر لە شتەکان بریتێ لە گیرۆدەی میکانیکی کوانتم. گیرۆدەی میکانیکی کوانتم چییە؟ بریتێ لەوەی کە بۆ ئێمە ئەگە دوو ئەلیکترۆنمان هەبێ هەموو ئەلیکترۆنەکان سپینیان هەیە. سپین یعنی چی؟ یعنی لە ڕووی زمانەوانین بە مانای خولانەوە دێت بەڵام لە ئەسڵدا خولانەوە نییە. ئەم ئەلیکترۆنانە دەخولێنەوە یعنی خولانەوەی سەرەوەی هەنێ لەگە خولانەوەی خوارەوە. ئەگە دوو ئەلیکترۆنمان هەبێ گیرۆدە بوو بن
يعني چی گرۆ دەبوو واتە بەسترابنەوە بەیەک ئەلکترۆنێکمان هەبێت لەم سەری گردون ئەلکترۆنێکترمان هەبێت لەم سەری گردون ئەم دوو ئەلکترۆنێکیان بەرەو سەرەوە دەخولێتەوە یەکیان بەرەو خوارەوە دەخولێتەوە کاتێک ئەوەی دەستی ڕاستگریمان ئاڕاستەکەی دەگۆڕی دێکی بەرەو سەرەوە ئەوەی دەستی خوار ئۆتۆماتیکی دەیە بەرەو خوارەوە یعنی گیرۆدە بوونە بەیەکۆ یعنی شتێکی عجایبە چۆن دەکرێت ئەلکترۆنێک لەم سەری گردونەوە ئەلکترۆنێک لەم سەری گردونەوە کە خێراتر لە خێرایی ڕووناکی مەوداکانیان دوورترە لەوەی کە ئینسان تەسەوڕی دەکات کە لەم سەر و لەم سەری گردون لەم سەرانە ئەم سەری گردونە چۆن دەکرێت ئەم ئەلکترۆنانە ئاوە پەیوەندەکان بەیەکەوە هەبێت لای خۆشمان مۆزوعی خۆشەویستی وایە کەورە دەڵێ 10 ساڵ ڕێ لێی دوورە بەڵام هەن دەڵێ هەست بە خۆشەویستەکەم دەکەم ئەوەی ئەلکترۆنەکانی ژاوایە على كل حاڵەتێکی ترمان هەیە ئەویش بریتێ نادڵیایی میکانیکی کوانتم نادڵنیایی میکانیکی کوانتم زۆر بە سریعی بۆتان باز دەکەم بەڵام ڕاستەوخۆ لەوە دەچینە سەر بابەتەکەی خۆمان کەویش بریتێ لە چی باشە نادڵنیایی کوانتم نادڵنیایی میکان لەوەی ئەو نادڵنیایی کە لە میکانی کوانتمدا زۆر بە پوختی پێمان دەڵێت کە ئێمە ناتوانین شوێن و خێرایی تەنێک ئێستا بەپێی فیزیای کلاسیکەوە برانێک لە جامیعە دەخوێنن دەزانن بۆ نمونە بەپێی فیزیای میکانیکی کوانتم بەپێی فیزیای کلاسیک ئێمە دەتوانین شوێن و خێرایی تەنێک 100% دیاریکەین وانە ئەمما بەپێی میکانیک کوانتم شوێن و خێرایی تەنێک بە 100% دیاری ناکرێت باش کەویش دەرئەنجامێکی لێ دەبێتەوە بریتە لەمە ئەمەتان لەم بیر بمێنێ دەلتا ئی لێکدانی دەلتا تی گەورەتر و یەکسانە بە نەگۆڕی بلانک یعنی چی زۆر بە سادەیە ئەو برانی لە فیزیا دەخوێنن ئەگەر بێت ئێمە تۆپێک هەڵدەین بەرەو ئاسمان ئەم تۆپە لە بەرزترین خاڵیدا خێراییەکە یەکسانە بە چەند 0 ئەحمەد خواتان لەوێت ئەمە لە چدا ئەمە لە فیزیای کلاسیک ئەمما لە فیزیای میکانیکی کوانتمدا نەخێر 0 نییە ئەمە فەرق و جیاوازەکەیە لە میکانیکی کوانتم لە بەرزترین خاڵیشیدا تۆپەکە لەرەلەرێکی هەیە خێرایەکی هەر هەیە 0 نییە ئەمما لە میکانیکی کوانتم وایە نەک لە فیزیای کلاسیک بۆ ئێمە بەستەکە لێرەدا ئەوە بوو ئێمە بتوانین ئەو فەرقە بکەین ئەو فەرقە زۆر ئیسفادەی بۆمان دەبێت ئەوە خاڵێکی تر کە ئەویش هەر پەیوەندی جا ئەوەتان لەبیر بمێنێ ئینشاڵڵا ئەو پێمان دەڵێ گۆڕان لە وزەدا لێکدانی گۆڕان لە کاتدا گەورەتریان یەکسان بێ بە نەگۆڕی بلانک یعنی نەوزە نەکات لە گەردووندا یەکسان نییە بە 0 نەوزە نەکات لە گەردووندا لە هیچ شوێنێکی ئەم گەردوونەدا نەوزە نەکات نابێ یەکسان بێ بە 0 بە هیچ شێوەیە و هەرگیزیش یەکسان نابێ بە 0 باشە ئەوە خاڵێکی تر پشتێکی ترمانەیە پێدەوتێ کوانتم تەنەلینگ ئێستا هۆکاری چێ خۆر دەدرەوشێتەوە ئەم حاڵەتەیە کە هۆکاری ئەوەی کە خۆر دەدرەوشێتەوە ئەم حاڵەیە چونکە سەیکەن ئێستا ئەمڕۆ زاناکانی لەسەر سەکەن دانەوێت کارەبا ببێتە شتێکی بەلاش کارەبا لە هەموو شوێنێک بەردەست بێ ئەوی چۆن بۆ هایدرۆجین و هیلیۆم لێک دەین چونکە ئەتۆم لێک زیادە بنەوە لە تەقینەوەی ئەتۆمیدا ئەمما ئێمە لێکیان دەین کاتێک لێکیان دەین زیانیان نابێ و دەبێتە هۆی دروستکردنی وزەیەکی زۆر وەکو خۆر بەڵام پلەی گەرمی خۆر 10 ملیۆن سیلیزیە ئەمما پێویستی بە نزیکی بلیۆن پلەی سیلیزی هەیە بۆ ئەم حاڵەتە ڕوودا باشە خۆر پلەی گەرمیەکەی بۆ خۆی هێندەیە لە بەرامبەردا پێویستی بە 10 هێندە هەیە لە پلەی گەرمی چۆن دەتوانێت حاڵەتە بکات ئەوی شتێکی پێی دەوترێ کوانتم تەنەلینگ کوانتم تەنەلینگ چییە ئەگە ئێمە بۆ نەگریمان ئەمە هیلیۆمێکان هایدرۆجینێکە ئەم هیلیۆنە هایدرۆجینە پێویستی یعنی پێویستە بەسەر ئەم بربەستەی وزەدا سەرکەوێت بۆ ئەوەی لێکدانەکەی ڕوو بدات بۆی فیوژن ڕوو بدات بۆی گەرمی بداتەوە بەڵام بە کوردەکەی ها بندیوارانە لێدات بە بنەوە دادەڕوات یعنی ئەگەر نمونونەکەتان بۆ سادە بکەمە بۆی لێ تەناڵۆز نەبێ گریمان ئێمە شاخێکمان لە بەردەمە باشە ئێستا ئێمە چۆن دەتوانین چینە ئەو دیوێ و شاخەوە بەسەر شاخەکە داوانە ئەی ئەگەر هاتو تونێلێکمان لێدا بەناو شاخەکەدا کاتی ئاسانتری شەکەمان وانە ئەم حاڵەتەش کە لە ناو خۆردا ڕوودەماشتا لە باتی ئەوەی کە هیلیۆم هایدرۆجینەکە بگاتە ئاستی ئەو پلەگەرمی کە پێویستە بۆ فیوژن بۆ لێکدان بەڵکو تێدەپەڕێنێ ئەم بربەستە تێدەپەڕێنێ ئەمە ئەگەرێکی زۆر کەمە بەڵام لەبەرەوەی لە ناو خۆردا ئەم حاڵەتە زۆر دووبارە دەبێتەوە بۆیە گەرمی هەیە خۆر ئەمما خۆر بوون وجودی نەدەبوو بوونی نەدەبوو
باشە بران على كل چینە سەر تەقینەوە گەورەکە. ئێستا ئێوە تێگەیشتنێمە سێ شتمان هەبوو: فیزیای کۆن، فیزیای نوێ، فیزیای کۆن، فیزیای ڕێژەی و میکانیکی کوانتم. باشە میکانیک کوانتمەوەی زۆر زەرورە ئەم هاوکێشەیە بیزان چکە ئیشمان پێ دەبێت. چینە سەر تەقینەوە گەورەکە، یعنی بێگومان هەمووتان بیستوتانەوانیە بۆیە لێرە نەدەبوون. خێر فیزیای تەقینەوە گەورەکە جارێ سەرتا یەکەم شت پێتان بڵێم تەقینەوە گەورەکە یعنی چی؟ چەند کەس لێەوە پێی وایە یعنی تەقینەوە دەستان هەڵبن خێرتان دەگا. چەند کەس پێی وایە تەقینەوە گەورەکە یعنی تەقینەوە؟ دە باشە خوا عەفوتان کارەوەڵا. باشە تەقینەوە گەورەکە ئەو یەک. باشە جمهورێکمان زیاد بوو. تەقینەوە گەورەکە لە حەقیقەتدا لە ڕووی زمانەوانی و بە مانای تەقینەوە دێ، ئەمما شتێک نییە بە ناوی تەقینەوە. ئەسڵەن تەقینەوە ڕووی نەداوە، شتێک نییە بە ناوی تەقینەوە بڵێ تەقینەوەیەک ڕووی داوە. تەقینەوە هەر ڕووی نەداوە، بەڵکو بریتی بۆ لە چی؟ سیرکە ئێستا تۆ وەرە ئەم گەردوونە هەمووی بەرەوە ناو یەک خاڵ. باشە ئەم خاڵە لێک جیابۆتەوە، بڵاو بووە لە خاڵێکدا یەک بۆ دواتر لێک جیابێتەوە، نەک تەقی بێتەوە. وەکوی میچێل کاکو دەڵێ تەقینەوە پێویستی بە هەوا هەیە، وانە یخۆ هەوا بوونی نەبووە، و تەقینەوە پێویستی بە ناوەندێک هەیە، ئەمما شوێنیش بوونی نەبووە، بەڵکو کات، شوێن، مادە، وزە، دژە مادە هەمووی لەگەڵ گەردوون لە خاڵێکدا بووە. ئەم خاڵش نیوەتیرەکە یەکسان بوو بە سفر و بارەستایەکەشی بێکۆتا بووە. باشە بۆ یەکەم شت بزانن کە ئەویش بریتێ لە چی؟ یەکەم شت کە پێویستە بیزانن ئەویش بریتێ لەوەی کە تەقینەوە گەورەکە بریتی نەبوو لە تەقینەوە. تا ئێستاش ینی خەڵکێکەیە دێ ڕخنە لە قورئان دەگرێت بۆی دەڵێ لە قورئاندا باسی تەقینەوە گەورەکە نەکراوە، بەڵکو توێتی لێک جیابوونەوە. یعنی سبحان الله والله بڕۆ لە فیزیازانێک، نەک لە فیزیازانێکی ئاسایی خەڵکی هێرنە، بڕۆ هەر لە یوتیوب بگەڕێ لە خەڵکێکی کە بە معنای وشە فیزیازانمە لێ بپرسە و شارەزای هاوکێشەکان بێ دەزانێت شتێک نییە بە ناوی تەقینەوە. ئەسڵەن تەقینەوە ڕووی ئەسڵەن گەسەیری مێژووی هاتنە ئارای بیردۆزی بیگبانگەوە بکەی دەبینی خودی مەوزوعەکە بە گاڵتە پێکردنەوە پێیان گوتۆ تەقینەوە گەورەکە، چکە خەڵک پێشووتر ئەگە بگەڕێنەوە ڕابردوو 100-120 ساڵێک لەمە بەر هەرکەس باوەڕی بەوە نەبووە گەردوون سەرەتای هەیە، بەڵکو پێیان وا بە گەردوون هەر هەبووە، ئەسڵەن سەرەتای نییە، هەمیشە هەر هەبووە. باشە بەڵام لە حەقیقەتەندا بۆیش هەر لەبەر ئەوش ناویان ناتەقینەوە گەورەکە وەکو گاڵتە پێکردنێ. جا ئینشەڵڵا ساسینە سەری دواتر یەکێک لەو هاوکێشانەی کە یارمەتی دەربوو بۆ ئەوەی کە بڵێن ئەم گەردوونە سەرەتایەکی هەیە ئەویش بریتی بوو لە هاوکێشەی ڕێژەی گشتی. ئەمە باسی ڕێژەی گشتیمان کردوانە، وتمان ڕێژەی گشتی باسی چییە؟ باسی چەمانەوەی کات و شوێنە، باسی پەیوەندی نێوان مادە و وزەیە. لێرەدا شتێکی تر هەیە لەو مەوزوعەدا، ئەویش بریتێ لە چی؟ لە دوای ئەوەی کە یەکێک لەو پیاوانە پیاوێکی ڕووسی بوو کە فریدمان هەستا بەچی بەدانانی چەند هاوکێشەیەک کە هاوکێشەکانی خۆی لە هاوکێشی بیردۆزی ڕێژەی گشتیەوە ڕاکێشە کە بریتی بوو لە چی؟ سەلماندی کە گەردوون سێ ئەگەری هەیە. گەردوون سێ ئەگەری هەیە. ئەگەری یەکەمەوەی کە گەردوون وەستاوە وەکو ئاوێکی ناو جۆگەیەک، وەکو ئاوێکی مەنگ ناجوڵێت، فراوان نابێت و ناچێتەوە یەکیش. باشە کە ئەم ئەگەرە کێشەیەکی لەسەرە. ئەگە گەردوون فراوان نەبێ و ناچێتەوە یەک، بەڵام بای ئەوەندە وزە هەیە لە گەردووندا کەوا بکە گەردوون بخاتەوە ناو یەک، یانەوە دەبێ فراوان بیانەوە دەبێ گەردوون بچێتەوە ناو یەک، لە بەرەوەی گەوەستاو بێ دەبێ گەردوون بچێتەوە ناو یەک، بڕی بەردەوام وزەی نوێ گەل ئەستێرە و ئەستێرەی نوێ دێتە ئاراوە. ئەینشتاین هەر لەسەر ئەو چی کرد؟ لەبەرەوەی ئەینشتاین بەخۆی سوور بوو لەسەر ئەینشتاین ینی عالمێکی گەورە سوور بوو لەسەر ئەوەی کە بڵێن نا گەردوون سەرەتای نییە. ئەویش شتێکی بۆ هاوکێشەکانی زیاد کرد کە بریتێ لە نەگۆڕی گەردوونی. نەگۆڕی گەردوونی چیە لە ناو هاوکێشەکانیدا؟ ئێستا پێتان دەڵێم ئینشاءڵڵا ئەوە نەگۆڕی گەردوونیە. چۆن ئێستاش پای لێ کردم لێتان تێکەڵم ئینشاءڵڵا. باشە ئەمە نەگۆڕی گەردوونیە کە پێی دەوترێت دەلتا. باشە نەگۆڕی گەردوونی چیە؟ ئەمە نەگۆڕی گەردوونی بریتیە لە وزەیەک لە گەردووندا کە بریتێ لە وزەی تاریک. وزەی تاریک کە زۆربەی زۆری ئەم گەردوونەی پێکەناوە لەگەڵ مادەی تاریک 96 ئەم گەردوونیان پێکەناوە. وزەی تاریک ئەینشتاین بۆ هاوکێشەکانی زیادی کرد تەنیا لە بەرخاتری ئەوەی کە بڵێ گەردوون وەستاوە چۆن هێزێکەیە لە بەرامبەر هێزی کێشکردن وا دەکات گەردوون بە وەستاوی بێڵێتەوە نەهێڵە فراوان ببێ. چونکە فەیلسوفەکان جگە لەو زانانەی کە ئایندار بوونە فەیلسوفەکان
باوەڕێ ئەوەم گردونە سەرتاک نییە وەکو ئێستا باوەڕی ئەوەم گردونە زەوی لە چەقی گردوندایە یعنی ئیدی بە دەردی و خۆمان لادنە فڵتەی زۆریان داوە عەلا کولی ئیدی منە گۆڕی گردونی بریتیە لە هێزێک کە پێچەوانەی هێزی کێشکردنە چۆن هێزی کێشکردن وا دەکە هەموو شتێک بێتەوە ناوە هێزی وزەی تاریک وا دەکە هەموو شتێک فراوان ببێ جاک لەو مۆزوعانە حەز دەکەم باسکەم بە سەریعی ئەویش بریتیە لە چۆن سەرەوە خوارەوە دیاری دەکەین چۆن سەرەوە خوارەوە دیاری دەکەین چۆن دەزانین ئەمە سەرەوە ئەمە خوارەوە چۆن بە چ بەڵگەیەک بە چ ڕێگەیەک چۆن دەزانین سەرەوە خوارەوە بەهۆی هێزی کێشکردنەوە دیاری دەکرێت ئێستا بۆ نموناگە زەوی ئێمە دەزانین زەوی گۆیە جگە لەوانەکە بڵێن لەوانە بڵێن زەوی تەختەخ عەلا کولی ئەگەوای دابنین ئێمە لێرەینە ئەو کەسانی لێرەنە ئەو کادەوان نابنە خوارەوە دەڵین نەخێر چۆن چکە ئێمە چۆن دەزانین ئەوە سەرەوەی ئەوە خوارەوە تۆ چۆن دەزانین چۆن نازانی ئەوە سەرەوەی ئەوە خوارەوە چۆن هۆکارەکەی چیە هۆکارەکەی بۆی هێزی کێشکردنەوە چەقی زەوی لە چەقی زەویەوە باشە بەنسبەت چەقی زەوی و هێزی کێشکردن لەکوێیە لە چەقی زەویە چەقی زەوی بەنسبەت چەقی زەویەوە دەڵێن ئەمە سەرەوەیە ئێرەش هەر سەرەوەیە هەردوو لە هەر سەرەوەیە چکە بەنسبەت ئەو بەشەی ئێرەوە چەقی زەوی دەبێتە خوارەوە بەنسبەت ئەو بەشەی ئێرەشەوە چەقی زەوی دەبێتە خوارەوە بەنسبەت ئەو بەشە چەقی زەوی دەبێتە خوارەوە لە گەردوونیشدا بە هەمان شێوە دیاری دەکەین لە گەردوونیشدا دەڵێن چی دەڵێن سەرەوە بەهۆی چیەوە دیاری دەکرێت بەهۆی وزەی تاریکەوە خوارەوەش بەهۆی چیەوە دیاری دەکرێت بەهۆی هێزی کێشکردنەوە وە گەردوونیش سیفەتێکی فودانەیەک بێنە چەند خاڵێکی لەسەر بکە کاتێک فودانەکە گەورە دەبێت دەبینی هەموو خاڵەکان گەورە دەبن لەگەڵی یعنی چی یعنی هەموو گەردوون لە فراوانبووندایە هەموو گەردوون لە فراوانبووندایە هەموو خاڵێکی ئەم گەردوونە لە فراوانبووندایە ئەمەش یعنی چی یعنی تۆ لە هەر شوێنێکی ئەم گەردوونەوە سەیری لای هەر لایەکی ئەم گەردوونە بکەی سەرەوەیە ئەی کوێ خوارەوەی لە گەردووندا کەواتە کە گەردوون گەڕێنینەوە بیبینەوە سەرەتای دروستبوونی لە خاڵێک ئەم خاڵە خوارەوەی گەردوونە باشە ئەمما کە فراوان بوو فراوانبوونەکەی سەرەوەی گەردوونە وە گەردوون لە کاتێکدا دەچێتەوە ناویەک ئەو دەستەوە خوارەوە دووبارە کە پێی دەوتێت بیگ کرنچ ئەویش بریتێ لە ڕێگەیەک لە ڕێگاکانی کۆتایی هاتنی گەردوون کە ئەویش هەر لە لای سبحان الله پاسۆردی کۆمپیوتەرەکان ویچۆتەوە شش ئەو دوو سێ پاسۆردەکان ویچۆتەوە بەس بڵم چای دیکاتەوە باشە دەڵێن چی ئەوجار یەکەم ئەو بانک ئەنشتاین باوەڕی وا بوو گەردوون سەرەتای نییە ئەمە دواتر فریدمان سێ بنەمایدانە یەکەم بنەما بوو گەردوون وەستاوە بنەمای دووەم ئەوە بوو گەردوون فراوان دەبێت گەردوون فراوان دەبێت و بنەمای سێمەوە بوو گەردوون دەستەوە ناویەک باشە کە ئینشاڵڵا نامەوێت باسییان کەمە بەرەوەی باسییان کەم کاتمان زۆر لە دەبڕێ و سەعاتێکیش خەریکە تێپەڕات علا کولین ئێستا دەچینە سەر فراوانبوونی گەردوون زۆر بە سەریعی بۆتان باس دەکەم فراوانبوونی گەردوون ئێمە بەڵگەمان هەیە لەوەی لەسەرەوەی کە گەردوون فراوان دەبێت بەڵگەی فراوانبوونی گەردوونیش چیە زۆر بە سادەی ئەوەیە کە گەردوون سەیری ئەستێرەکان دەکەین دەبینین ئەستێرەکان ڕەنگیان لە ڕەنگی شینەوە دەگۆڕێ بۆ سوور ئێوە هەمووتان لەوانەی پۆلی 12 کاریگەری دۆبلەرتان خوێندوانە دۆبلە ئیفێکت لە دۆبلە ئیفێکت بۆ دەنگە دەنگ واتە بۆ نمونە کە تۆ ئەمبوڵاسێکت بەلادا دێ ئەمبوڵاسەکە کە لە دوورەوە دێ دەنگی کەمە دێت دەگاتە ئاڕاستەی تۆ کاتێک دەگاتە ئاڕاستەی تۆ دەنگی زۆر بەرز دەبێت بەپەڕە دەنگی نزم دەبێتەوە وانە درێژە شەپۆلەکانی زیاد دەکا بە هەمان شێوەش هەمان حاڵەت بۆ ڕەنگ حیسابە بۆ ڕەنگ کاتێک ڕەنگی بەرەو سوور جوڵا ئەو کاتە دوور دەکەوێتەوە کە ڕەنگی بەرەو شین بوو ئەو کاتە نزیک دەبێتەوە کاتێک سەیری ئەستێرەکانیان کرد ئیدی هاتن ئەم داتانەی کە وەریان گرت لە کۆمپیوتەریاندا بۆیان دەرکەوت ڕەنگی ئەستێرەکان زۆرێک لەو ئەستێران بۆ ئەندرۆمیدیا کە گەلەستێرەکە ئێمە سەیری دەکەین دەبینەوە ئەستێرە لێم ئەو گەلەستێرە لێمان دوور دەکەوێتەوە ئیدی سەیریان کرد ئەو بەڵگەیەک بوو لەسەرەوەی کە بەڵێ گەردوون فراوان دەبێت ئیدی کە گەردوون فراوان ببێ پێچەوان کات پێچەوانە بکەوە دەبینی گەردوون دێتەوە ناویەک ئەوش بەڵگەیەکە لەسەوەی گەردوون سەرەتایەکی هەیە خاڵێکی تر بریتێ لە توخمە سووکەکان توخمە سووکەکان بریتێ لە چی لەوەی کە گەردوون لە سەرەتای دروستبوونیدا ئەم توخمە قورسانەی کە ئەمڕۆ بوونیان هەیە بەهۆی توخمە سووکەکانەوە دروستبوونە ئەگە بەس توخمی قورس بوونی هەبا یعنی وەکو ئێستا کە هەیە ئەو کاتە گەردوون دروست یعنی ئەو کاتە ئەستێرەکە و هەسارەکان دروست دەبن و کۆتاییان پێدەهات بەڵام نەخێر بەڵکو توخمە سووکەکان بوونیان هەبوو بەهۆی توخمە سووکەکانەوە توخمە قورسەکانی شاتونە ئاراوە و حاڵەتێکی تریش بریتێ لە شەپۆلەکانی سەرەتای گەردوون کەویش بریتێ لەوەی تەلەڤیزیۆنتان بینیوە خشەخش دەکا ها ئەو تەلەڤیزیۆنە کۆنەکان خشەخش دەکا سەدایەکی ئەو خشەخشە
بریتیە لەو شەپۆلانەی کە لە سەرەتای دروستبوونی گردونەوە هاتوونە لە 100 بەشێکی. ئیدی وێنەمان هەیە ئێستا ئەمە وێنەی گیراوە شەپۆلانە وێنەیان گیراوە بەڵگەیەکە لەسەرەوەی کە ئەم کە گردون سەرەتایەکی هەیە. حاڵەتێکی تر ئێستا ئینشەڵا ئەمەش ئێستا بەڵگەی تەواو ڕوون ئاشکرا هەیە لەسەوەی کە گردون سەرەتایەکی هەیە. باشە بابەتێکی تر لێرداویش بیردۆزێکی یەکانگیرە، یعنی بیردۆزێکی یەکگرت و بیردۆزێک بۆ هەموو شتێک کەیش بریتیە لە لێکدانی بیردۆزی ڕێژەی گشتی لەگەڵ بیردۆزی ڕێژەی تایبەت. بۆچی سێکم ئەم حاڵەتە زۆر گرنگە. میکانیکی کوانتەم کە ئێستا باسمان کرد لە میکانیکی کوانتەمدا هێزی کێشکردن جێی نابێتەوە. بۆچی؟ هێزی کێشکردن پێویستی بە چەمانەوەی کاتوشوێنە، ئەمما چەمانەوەی کاتوشوێن وجودی نییە لە میکانیکی کوانتەمدا. دەیکەواتە چۆن ڕێکی دەخەی؟ هەر شتێکە ڕێی تێناچێت. تا ئێستاش فیزیازانەکان زۆر هەوڵدەنەسە و مۆزوع ڕێی تێناچێت. باشە ئەم بابەتش کە ئێمە دەڵێن گردون لە هیچەوە دەیەکێک لەو بابەتانە کە پشتی بێبەستەوە ئەمەیە. بەوەی کە میکانیکی کوانتەم چێتە ناو ئاستی کە هێزی کێشکردن چێتە ناو میکانیکی کوانتەمەوە ئەو کاتە ئێمە دەتوانین بڵێن گردون لە هیچەوە دێت. بەڵام ئەو شتا تا ئێستا ڕێی تێناچێت. عەلا کولین و پرسیارێکە ئینشەڵڵا هەر کامێکتان توانین تا وەڵامی دێنەوە خەڵاتی نۆبڵی لەسەرە. ئەویش ئەوەی باشە بۆچی هێزی کێشکردن لە چاو هێزەکانی تر لە هەمویان لاواسترە. یعنی وەرە هێزی کێشکردنی هەموو زەوی بێنە لەگەڵ موگناتیسێک. موگناتیسەکە دەتوانێت بزمارەکە ڕابکێشێ بزمارێک ڕاکێشێ. ئەو موگناتیسە بچووکە بزمارەکە ڕادەکێشێ. هەموو هێزی کێشکردنی زەوی توانای ڕاکێشانی و بزماری نییە. بۆچی هێزی کێشکردن لاواسترینە لە چاو هەموو هێزەکانی تر؟ هەر کامێکتان وەڵامتان پێ بوو ئەوە نۆبڵی لەسەر ئینشاءڵڵا. باشە وەڵامی نییە تا ئێستا. وەڵامی نییە. کۆمەڵە وەڵام پێشنیار کراوە بەڵام وەڵامێکی دەقیقی نییە. باشە حاڵەتێکی تر یەکێک لەو بابەتەی کە پێشکەش کراوە کەوی ستیڤن هۆکینگە بۆ ڕێگرتن لە نێوان بیردۆزی ڕێژەی گشتی و ڕێژەی تایبەت. ئەویش بابەتێکە پەیوەندی بە کوونەڕەشەکانەوە هەیە کە بریتیە لە چی سێکە. ئەگە ئەمە بریتی بێ لە کونێکی ڕەش. باشە ئەمە خاڵی ئاسۆی ڕوودانی کوونەڕەشەکانە. سێکە ئەمە بیرتان دێ وتمان ئەگە لە بیرتان نەچێتەوە وتمان هیچ شوێنێک لەم گردونەدا بەتاڵ نییە. وتمان دالتا لێکدانی دالتاتی گەورەتر و یەکسانە بنە گۆڕی بلان واتانە وزە نەکار لەم گردونەدا یەکسانی بە سەفەر. بیرتانەوە ئێستا وەرە ستیڤن هۆکینگ هات چی کرد؟ ئەمەی چەسپان لەسەر کوونەڕەشەکان. چۆن لە گردوندا کە دەڵێن بەتاڵینی باشە چی هەیە؟ بەتاڵینی کەواتە چییە؟ شتێک هەیە پێی دەوترێت کوانتم فلکچویشن. کوانتم فلکچویشن واتە بەرزی کوانتم، یعنی کات و شوێن بەرزی دەکات. ئەم بەرزی دەبێتە هۆکاری دروستبوونی دوو گرد. ئەوانیش پێیان دەوترێت virtual particles گەردە خەیاڵیەکان. ئەم گەردانە چینە؟ گەردی پۆزیتیڤ و گەردی نێگەتیڤمان هەیە. باشە گەردی پۆزیتیڤ و گەردی نێگەتیڤ. ئەم گەردانە لە هەموو شوێنێکی ئەم گردونە دروست دەبن کە دروستیش دەبن یعنی تەنیا بەهۆی ئەم لەرە دروست دەبن. کاتێک ئەم ستیڤن هۆکینگ هات چی کرد؟ هاتوتی باشە کاتە ئەم گەردانە دروست دەبن چی دەبێت ئەگەر یەکێک ئەگە بکەوێتە ناو کوونەڕەشەکان ئەوەی تر دەربازی ببێ. دەبینی کوونەڕەشەکان لە ئاستی گەورەدا لە ئاستی بیردۆزی ڕێژەی گشتیدایە. نییە کوونەڕەشەکانمان بە نمونە هێناوە لەسەر بیردۆزی ڕێژەی گشتی. ڤێرچۆڵ پارتیکڵەکانیش ئەوەی کە گردون بەتاڵ نییە لە میکانیکی کوانتەمدا هێنامانەوە. ستیڤن هۆکینگ بۆیە زۆر بەناوبانگ بەهۆی ئەم بابەتەوە کە پێی دەوترێت تشکدانە و کوونەڕەشەکان. کاتێک گەردێک دەکەوێتە ناو کوونەڕەشەکانەوە ئەو یەک ئەوەی تر کە دەربازی دەبێت بارستاییەک لە کوونەڕەشەکان دەبات. بارستایەک لە کوونەڕەشەکان وەردەگرێت ئەم گەردە دەوێت بە گەردێکی ڕاستەقینەوە دەوێت بە پۆزیتیڤ. باشە کەیش دڵنیام هەمووتانە هۆکەشتان بینیوە E=mc². نیە وزە یەکسانە بە بارستایی لێکدانی خێرای ڕووناکی دووجا. ینی بارستایی لەگەڵ وزە پەیوەندیەکی زۆریان هەیە کەواتە بارستایی لە کوونەڕەشەکان وەرگرت بۆ ئەم گەردە خەیاڵە ئەم گەردە خەیاڵەش دەوێت بە گەردێکی ڕاستەقینە. ئەوە یعنی چی؟ ئەم بابەتە هەموو بابەتی مەوزوعی دروستبوونی گردون و لە هیچەوە ئەم بابەتە لەسەر دامەزراوە. کەویش چییە؟ ئەویش زۆر بە سادەیی ئەم گەردە خەیاڵیانە کە دێنە ئاراوە لە ئاستی میکانیک کوانتەم دێنە ئاراوە. ئاستی میکانیک کوانتەمیش یعنی بەنسبەت فیزیای کلاسیکەوە هیچە چکە مادەی تێدا نییە تەنیا لەرینەوەی کات و شوێنە مادەی تێدا نییە کە دێتە ئاراوە ئەم گەردانە بە پۆزیتیڤ و بە نێگەتیڤ ئەگەر هێزێکی دەرەکی هەبوو لە سەریان ئەوە دەبن بە گەردی ڕاستەقینەوە دەبێتەوەی دروستبوونی گردون. ئەمما ئەگە هێزێک نەبوو ئەو کاتە دروست نابن. جا زۆر بە سادەیی ئێستا چینە سەر دروستبوونی گردون لە هیچەوە. یعنی ئێستا چینە سەر بابەتەکەمان ئینشاءڵڵا. ئەویش بریتیە لە چی سەرەتا هیچ چییە؟ هیچ بە چ دەوترێ هیچ؟ خەوتان نەکەوتەوە گردون وازاکەن. بە چ دەوترێ هیچ؟ هیچ چییە؟ نەبوون وونیە؟ لا عامی خەڵک نەبوون شتێک بوونی نەبوونی نەبێ نەبوونی شتێ نەبوونی شت پێی دەوترێ هیچ. بەس ئایا خودی هیچ بوونی هەیە؟
ناکرێ بڵێم خودی هیچ بوونی هێوانە بەرەوەی هیچە هەروە دڵێنا فەیلسوفەکان لای فەیلسوفەکان مەوزوعی زۆریان لێ کردوتەوە بەس پوخت و مختصر ئەوەی کە هیچ کاتێک دەڵێن هیچ لای فەیلسوفەکان بریتیە لە نەبوونی شت کاتێک شت هەبێ هیچ بوونی نییە ئەمما کاتێک شت نەما و کاتە هیچ هەیە باشە هەبوونەکەشی بوون بریتینە لە هەبوونێکی سەر بەخۆ بەڵکو هەبوونێکە بەنسبەت شتەوە باشە جا لێردا مەوزوعێکی زۆر 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 گرنگکەیە بۆ بەتابەتی بۆ تەڵەبەکان بۆوانەی کە بە دوای ئەم بابەتانە داگەڕێن و ئەم بابەتانە دەخوێنەوە مەوزوعێکی زۆر زۆر گرنگکەیە ئەیش بریتێ لە چی کێشەی زمانە لە فیزیای مۆدێرندا سیرکن تۆ هەر بابەتێک دەخوێنیەوە هەر مەوزوعێک دەخوێنیەوە ئەو بابەتە بزانە زمانەوانیان چۆنە و لەناو ئەو زانستەدا چۆنە بۆ نمونە سیرکن تاریکی بوونی هەیە تاریکی بوونی نییە وانە تاریکی تەنیا لە ئەنجامی کەمبوونەوەی ڕووناکی دێتە ئارا وایە خەڵکی دەڵ لە ئەنجامی نەمانی ڕووناکی بەزە قسەی غەڵەتە چکە ڕووناکی ناگاتە ئاسیەوەی کە نەمێنێت تەنیا کەم دەبێتەوە ئەو فەرقی هەیە باشە تاریکی لە ئەنجامی کەمبوونەوەی ڕووناکی دێتە ئارا وایە باشە کەواتە تاریکی بەنسبەت ئێمەوە بوونی هەیە لە بەرەوەی چاومان لاوازە بەنسبەت مارێکەوە تاریکی بوونی نیە هەمووی ڕووناکاییە باشە بەڵام ئێمە دەڵێن وتمەهان لە سەرتا قسەکانەوە باسی چمان کە باسی وزەی تاریکمان کرد لەگەڵ مادەی تاریک باشە وزەی تاریک مادەی تاریک بوونی هەیە تا ئێمە باسی دەکەین و دەڵێن 196 گردوونی پێکەنەوە بوونی هەیە ئەی چۆن بوون ڕەحمەتی خواتان لێوێ بەڵام سەیرکن لە ڕووی زمانەوانیەوە کێشەی هەیە لە ڕووی زمانەوانیەوە ناوی لێنراوە مادەی تاریک یان وزەی تاریک لەبەر ئەوە نا کە تاریک بێت بەڵکو لەبەرەوەی کە نابیندرێت دیقەتان داوت کەواتە لە ڕووی زمانەوانیەوە کێشەی هەیە جا خەڵکێک بەوە هەڵدەخەڵەتێ دەڵێ مە ئەو تا تاریکی بوونی ئەوەنی مادە وزەی تاریکمانێ دەڵێن مادە وزەی تاریک ئەوە کێشەیە غەڵەتێکی زمانەوانیە دانراوە نا ئەمما لە حەقیقەتدا شتێک نییە بە ناوی تاریکیەوە ئەوەش ناویندراوە مادە وزەی تاریک لەبەرەوەی نابیندرێت حاڵەتێکی تر بریتە لە خوێنانەوەی ئەلکترۆنەکان وتمان ئەلکترۆن دەخولێتەوە سپینی هەیە سپینی سەرەوە خوارەوە سپینی نیوەی هەیە سپینی تەواوی هەیە خولانەوەی تاو ینی خولانەوەی یەک خولانەوەیەک لەسەر دوو ئەم خولانەوە ئەمانەی هەیە باشە بەڵام قەناعەت دەکەن ئەلکترۆن هەر ناخولێتەوە شتێکی زمانەوانیەوە لە ڕووی زمانەوانیەوە ناوی لێنراوە خولانەوەی ئەلکترۆن ئەمما ئەلکترۆن ناخولێتەوە باشە مانای ئاسمان خەڵکیتان بینەوە ئاسمان وجودی نییە هەیە شتێکی زمانەوانیە باشە مانای بیگ بانگ وەکوی باسمان کرد ناوی دنراوە بیگ بانگ بەڵام ئەسڵان بیگ بانگ ڕووی نەداوە شتێک نییە بە ناوی تەقینەوە باشە جایسا چینە سەر هیچەکە هیچ لە لای فیزیازانەکان چییە برانم سیکن خوشکانم مەوزوعەکەمان تا ئێستا هێناومانە لە بەرخاتی و بابەتە بووە هیچ لە لای فیزیازانەکان بریتی نییە لە هیچ بریتی نییە لەو هیچەی لە لای خەڵکی عام باز دەکریان بریتی نییە لەو هیچەی کە لە لای خەڵکی عامیان بریتی نییە لەو هیچەی کە لە لای فەیلسوفەکان باز دەکرێن نا بریتی نییە لە هیچ چییە سیکە بێنە پێچای خۆت هەموو ئەم حەچی هەیە لێرە لای بێ مادە وزە هەسارە یعنی تەنانەت هەسارەکان ئەستێرەکان گەل ئەستێرەکان هەموو شتێک لا ببە چ مایەوە بۆشایی مایەوە بۆشایی شتە بەڵێ بۆشاییش لا ببە چ مایەوە ڤاکیوم لە ئاستی میکانیکی کوانتەم شتێکی تر دەمێنێتەوە کە پێی دەوتێت کوانتەم ڤاکیوم باشە کوانتەم فلەکچوێشنی تێدا ڕوودا بۆشایی کوانتەم دەمێتەوە کە جیاواز لەگەڵ ئەو بۆشایە کلاسیکەی کە هەیە باشە لەو ئاستەدا لەرینەوە ڕوودەدا ئەو لەرینەوە وەکو بڵێ لە هیچە بەنسبەت فیزیای کلاسیکەوە هیچە بەڵام ئەو هیچە نییە کە ئێمە تێیگەیشتوونە باشە بۆیە فیزیازانەکان کاتێک ئەوە یعنی دڵنیا بنەوە هەر کاتێک هەر کەسێک هەر فیزیازانێک باسی هیچی کرد وتی گەردون لە هیچاتەوە بڵێ مەبەستت چیە لە هیچ مەبەستم پێی لە کوانتەم فلەکچوێشنە میستم پێ کوانتەم میکانیکە باشە ئەو خاڵێک جایسە مەبەست چیە لە دروستبوونی گەردون لە هیچەوە کە بابەتەکەمان تا ئێستا بۆ ئەوە هێناوە بۆمان ڕوون بۆ یەکەم بۆمان ڕوون بۆ کە بیرتۆسی کۆن بابەتە کۆنەکان مەبەستیان چیە لە دروستبوون بۆمان ڕوون بۆ بیرتۆسی ڕێژەیی مەبەستی چیە لە دروستبوون ئێستا تقریبا دەچینە سەرەوەی لە ڕووی میکانیک کوانتەمەوە بیرتۆس دروستبوونی گەردون چۆنە باسی خودی دروستبوونی گەردون ناکەین بەڵکو باسی دەکەین پێش دروستبوونی گەردون چی ڕووی داوە باوەڕ دەکەن 13 مۆدێلی جیاواز هەیە لەسەر ئەوەی گەردون چۆن دروست بووە 13 مۆدێل ئەگە زیاتریشە یعنی بەعام 13 هەیە باش ئەو 13 یعنی چی ئەم 13 هەیە هەر یەکێکیان مەوزوعێک باز دەکات
بۆ منە دروستبوونی گردون لە هیچەوە بابەتێکە دروستبوونی گردون گردون خۆی دروستکردێ بابەتێکی ترە کە هەیە باشە کتابێکی بەناوی Endless Universe کە لەو کتابەدا باس کراوە بابەتێکی ترەوەی گردون لە گردونی پێش خۆیەوە هات پێوەکو CCC theory ڕۆجێ پێنڕۆس باشە عەلا کولی ناچینە سەراوانە ئێمە بەس لەسەر گردون لە هیچەوە دەمێنینەوە سیرکەن گردون دروستبوونی گردون لە هیچەوە چۆن دەکرێت گردون لە هیچەوە دروست بێت لۆران کراوس ئەو کتابێکە کراوە کوردی بەناوی گردونێک لە هیچەوە چی کردووە هاتووە بەداخەوە کە داتاشەوەکە لەسەر ئێرە ئیش ناکە ئەمما من دەمتوانی لە کتابەکەی لۆران کراوس خۆی پێشانتان بدەم کە دەڵێ چی ئەوە قسەکەی ئەوە دەڵێ by nothing I don't mean nothing but rather nothing in this case the nothingness normally called empty space دەڵێ مەبەست لە هیچ مەبەستمان پێی نییە لە هیچ باڵکو مەبەست لە هیچ مەبەستمان پێی بۆشایەکی بەتاڵە بۆشایی بەتاڵ ژوتمان چی مەبەست چی لە بۆشایی بەتاڵ لەرینەوەیەک میکانیکی کوانتەمە لەرینەوەی میکانی کوانتەم بریتێ لە هیچ باشە ئەوە کتابەکەی لۆران کراوس ئەگەر بخوێنەوە ئینشاڵڵا کە کەسێک ویستی و برانە پاوەرپۆینتەکان لاتوان لە ئیسفادەی لێ بکەن باشە و هەروەها کتابێک ترێ بەناوی Cosmology for the Curious ئەلێکساندەر ڤیلنکن یەکێکە لە بەناوبانگترین فیزیازانەکان کە لەسەر ئەو مۆزوعانەیش دەکەن ڕخنە لە چ دەگرێت ڕخنە لەو بیر و بۆچوونە دەگرێت کە دەربارەی هیچ هەیە زۆر بە سادەی زین دەڵێ چی دەڵێ ئەو هیچەی کاوان باش دەکەن هیچ نییە بەڵکو شتە ئەوە تا بۆشایی میکانیکی کوانتەم هەیە ئەوە تا ڤێرچۆڵ پارتیکل گەردە خەیاڵەکان هەیە ئەوە تا تەنانەت یاساکانی سروشتەنە دەکرێت ڕووداوێک ڕوودا بەبێ یاساکانی سروشت ئەبەدەن کە ئێستا ئینشاڵڵا چینە خزمەتی باشە بۆیە دروستبوونی گردون لە هیچەوە مەبەستەکە چییە یەکەم ئێمە وتمان سینگلیارتی هەیە سینگلیارتی واتە خاڵێکی زۆر بچووکی بێکۆتە دێن لە میکانیکی کوانتەم ئەو سینگلیارەتی ڕژ دەکەنەوە ئەوانەی کە لە بەشی کارەبا خوێنبیان فیزیان دەزانن هێندێک جار ڤۆڵتژ بێسنوور دەبێت ئەو بێسنووریانە ڕژ دەکرێتەوە نازانم ئێوە خوێندووتانیانە بێسنوور ڕژ بێسنوور یعنی بێکۆتا ڕژ دەکرێتەوە بێسنوور یان بێکۆتا ڕژ دەکرێتەوە جا ئەوان دێن چی خاڵی تەراییان خاڵی سینگلیارەتی ڕژ دەکەنەوە دەڵێن چی دەڵێن ئەو فڵکچوێشنە کە ڕوو دەدات دوای ئەو ڕوودانی فڵکچوێشنە ئەو لەرە گەردەکان پۆزیتیڤ و نێگەتیڤ دێنە ئاراوە باشە پۆزیتیڤ و نێگەتیڤ کە دێنە ئاراوە بەهۆی هێزی کێشکردنەوە بۆی هێزی کێشکردنی کوانتەمیەوە نەک هێزی کێشکردنی کە فیزیای کلاسیکدایان لە فیزیای ڕێژەیدایە هێزی کێشکردنی کلاسیکەوە چ دێتە ئاراوە ئەم گەردانە دەبن بە گەردی ڕاستەقینە و دەبێت هۆی دروستبوونی گردون بەڵام ئێمە نەمانگوت هێزی کێشکردن تا ئێستا لە میکانی کوانتەمدا جێ ناوێتەوە بەڵام ئەو وەکو گریمانێک دانا و بەسەر تۆشی دەکات بەسەر تۆشی ئەوە کردووە بە زانست نیەمە شتێکە نەسەلمێنراوە و کتابێکی تر هەیە بەناوی ئۆریجن کە لە زانکۆ ئۆکسفۆرد چاپ کراوە ئینشاڵڵا کە ویستی دووبارە پاوەرپۆینتەکەی لێرە هەیە بەناوی لە چاپتەری یەکەم in the beginning یعنی لە سەرەتادا دەڵێ هەڵمە خەڵەتێ don't be fooled هەڵمە خەڵەتێ بەوەی کەسێک لەوانەیە لە ڕۆژنامەیەک یان زانایە قسەیەکت پێ بڵێ لەسەر ئەوەی کەم گردونە پێت بۆ دڕوم کاتەوە کەم گردونە چۆن دروست بووە هیچ کەسێک ناتوانێت پێت بڵێم گردونە چۆن دروست بووە ئەسڵان هیچ کەسێک ناتوانێت پێت بڵێم گردونە سەرەتای هەیە یان نە ئەسڵان باشە ئەوەش لەو کتابەدا هەیە بانگەشەیەک لێردا هەیە بە تایبەتی بۆ برانەی کە دانەوێت لەسەر مۆزوعانە قسە بکەن زۆر بە پوختی و کۆتایی پێدەین ئینشاڵڵا ئەویش بریتێ لە چی سیرکە ئێمە یاسای فیزیاییمان هەیە و یاسای سروشتیمان هەیە فەرق چییە لە نێوان یاسا فیزیاکان و یاسا سروشتیەکان کاتێک ئەم قەڵەمە بەردەبێتەوە ئێمە بەربوونەوەی ئەم قەڵەمە بەهۆی یاساکانی فیزیاوە ڕوون دەکەینەوە کە چۆن ئەم قەڵەمە بەردەبێتەوە بەڵام هۆکاری بەربوونەوە ئەم قەڵەمە یاسا فیزیایەکان نین بەڵکو یاساکانی سروشت هۆکاری بەربوونەوە ئەم قەڵەمەن کە بۆ یاسای کێشکردن باشە کێشکردن هۆکاری بەربوونەوە قەڵەمەیە ئەمما ئێمە بەهۆی یاساکانی فیزیاوە ڕوونی دەکەینەوە تاوی دەکەین باشە قوربان ئەرڵاوە تەواو ئینشاڵڵا باشە لێردا دەگەین بە خاڵێک لە گردوندا دوو ڕوودا جێ دەبێتەوە تا ڕووداوێکی فیزیاییان و تا ڕووداوێکی نافیزیایە دایمە نمونەیەک دێنمەوە لەسەر مۆزوعە وەکو کەسێک قرژێک لە تەوالێتدا بڵێن کاک هەواڵێک بڵا بۆڵا فڵان کەس لە تەوالێتدا قرژێک خواردی ڕێتێ ناچێت وانە فیزیاییان ڕێتێ ناچێت بەڵام ئەمما قرژێک لە ڕووبارێکدا خواردرا ڕێتێچێ جا ئێمە دەڵێن ئایا دروستبوونی گردون ڕووداوێکی فیزیاییە نافیزیاییە طبعاً یعنی زاناکان دەبێت کۆک بن لەسەوەی دێ بڵێن دروستبوونی گردون ڕووداوێکی فیزیاییە باشە
هیچ ڕووداوێکی فیزیایی بەبێ یاساکانی سروش ڕوو دەدات؟ بێگومان نەخێر. دەیکەواتە ئایا یاساکانی سروش پێش دروستبوونی گەردوونبوونیان هەبووە؟ بێگومان دەیە بڵێ بەڵێ. باشە کە یاساکانی سروش پێش دروستبوونی گەردوونبوونیان هەبووە. بۆچی یاساکانی سروش بێ کۆتا کات وەستان ئەو جابوونە هۆکاری دروستبوونی گەردوون؟ چونکە تۆ حیساب کە پێش دروستبوونی گەردوون بێ کۆتا کاتە. وایە کە بێ کۆتا کاتی بێ تۆ ناگەی بە ئەنجام. وەکوا بڵێ من لێرەوە لە هەولێرەوە دەچم بۆ سلێمانی کە لێرەوە دەچی بۆ هەولێر بۆ سلێمانی مەودای ڕێگاکە بێ کۆتایە. ئایا تۆ قەت دەگەی بە سلێمانی؟ قەت ناگەی گەم ڕێگاکە بێ کۆتا بێ. وانە؟ ئەگە یاساکانی سروش پێش دروستبوونی گەردوونبوونیان هەبێ کەواتە گەردوون قەت دروست نەدەبوو. باشە یانەوە تا دەیبڵێن دروستبوونی گەردوون موعجیزەیەکە؟ یانەوە تا یاساکانی سروشت ئەسڵەن ئەو یاسانی نەکێمە لێیان تێگەشتوونە کە هیچیشان ڕێک تێناچێ ئەم ماوەیە بڵێن دروستبوونی گەردوون بە معنای وشە موعجیزەیەکە. عەلا کولین خوای گەورە سەربەرستانکە بۆ ئێمە بەس لە دروستبوونی گەردوون کۆتا خاڵ کۆتا بابەت ئەو دروستبوونە گەردوونێک کە باز دەکرێت ئەوەیە کە ئەو هیچە هیچ نییە. باشە قسەی خۆشە ئەو هیچە هیچ نییە بەڵکو بریتیە لە کوانتم فلکچویشن لەرینەوەی کوانتەمی دروستبوونی گەردەکان و بوونی هێزی کێشکردن لە ئاسی میکانیک کوانتەم گۆڕانی ئەو گەردانە بۆ گەردی ڕاستەقینە ئەو جا گەردوون بێتە ئاراو کە ئەوانش هەتا ئەو دقی ئێستاش کە قسەی لەسەر دەکەین دنیا کێشەی لەسەرە ئەسڵەن کە ئەوانە وجودی بێ هیچ نییە. باشە بەڵکو شتێکە و حەقیقەتی وجودیە کە یاساکانی سروشتە ئاسی میکانیک کوانتەمە تا دوای. خوای گەورە سلامەتانکە گەڕیشم ئازاکەن سەرم لێشانم نەزانم خوای گەورە پادارتان کە ئینشەڵای ئیسفادەیەکی بۆ کەسێک پرسیارێک شتێکیە من لە خزمەت دامەگە و برایانەش نازانم چ دەکەن